بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناسنامەی کتێب. ناوی کتێب گەنج و ئاین. نووسینی ئیکرام کەریم. ناوی زنجیرە گەنجانە. زنجیرەی پەروەردەیی ژمارە 6. تیراژ 1000 دانە. نۆبەی چاپی دووەم. ساڵی چاپ 2016. ژمارەی لاپەڕەکان 134 لاپەڕە. دیزاین گۆڤاری ڕێنوێن. سەرپەرشتیکار سەرکۆکەریم ئەحمەد. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکان ژمارەی 122 ساڵی 2016 پێدراوە. لە خوێندنەوەی ڕەسوول وەرتی. مونتاژ و کارە دەنجەکان شڤان هەولێری. پێشەکی ڕێنوێن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. ئەم نامیلکەی بەردەستان یەکێکی ترە لە پەیامەکانی گەنجان. باز لە چۆنیەتی بە ئەندامبوون ئەکات لە ناو دیندا. هەموو گەنجێک لە ناخیدا ئەو پرسیارە هەیە: ئایا دین ڕاستەقینەیەکە یان وەهم و خوڕافیەکە؟ ئەگەر سەلما کە دین ڕاستەقینەیەکە ئەبێ هەڵوێستی دروست لەو دینە چی بێت؟ ڕێگەی چوونە ناو دین و شارەزابوون لەو دینەدا کامەیە؟ لەم نامیلکەیەدا وەڵامی ئەو پرسیارانە بەم شێوەیە ئەداتەوە: هەموو ڕێکخراوێک بەسوود بێت یان زیان بەخش، هەموو حزبێک چاک بێت یان خراپ بێت، کۆمەڵێک بنەمای فکری هەیە کە مەبەست و ئامانجەکانی دیاری ئەکات، وەک دەستورێک وایە بۆ ئەندامەکان و ئاراستەیان ئەکات. جا هەر کەسێک بیەوێت ببێتە ئەندام لە یەکێک لەو ڕێکخراوانەدا، سەرەتا بەرنامە و پەیڕەوەکەی ئەو حزبە ئەخوێنێتەوە. جا ئەگەر بەو بنەما و بەرنامەیە ڕازی بوو، عەقڵی وەریگرت و گومانی نەما، ئەوە داوا ئەکات وەک ئەندام قبوڵی بکەن و ئەمیش وعدی ئەوە ئەدات کە پابەند بێت بە پەیڕە و پرۆگرامی حزبەکەیەوە و بە ئەرکەکانی هەڵبستێت کە ئەم پەیڕەوەی دیاری کردووە. کەواتە بە ئەندامبوون یانی: یەکەم، شارەزابوون و ئاگاداربوون لە بنەماکانی فکری ئەو حیزبەدا. 2، بڕوابوون بە بنەمایانە. 3، پابەندبوون بەو پەیڕەوە. 4، یان هەڵس و کەوتی ڕۆژانەی هەموو پێچەوانەی ئەو پەیڕە و پرۆگرامە بێت کە ئەو حیزبە هەیەتی و ئەم لە ناویدایە. ئەوە هەڵەی گەورەیە کە ئەو کەسە بە ئەندامی ئەو حیزبە بناسرێت و یەکسان بکرێت لە مافەکاندا بەو کەسانی کە بە دڵسۆزیە لەناو ئەو حیزبەدا کار دەکەن و بۆ سەرخستنی بەردەوام تێدەکۆشن. بۆ ئیسلامیش هەروایە. کەسێک بیەوێت بچێتە ناو ئیسلام، پێویستە یەکەم لە بنەما فکری و عەقڵیەکانی ئیسلامدا خۆی شارەزا بکات و هیچ گومانێ لە خۆیدا نەهێڵێت سەبارەت بەڕاستی و چاکی ئەم بنەمایانە. 2، بڕوا بەو بنەمایانە بکات و قبوڵیان بکات و بیان سەلمێنێت و دڵیان بداتێ. 3، کار بە ئەو ئەرکانە بکات کە ئەو بەرنامەیە خستوویەتیە سەرشانی. 4، لەو شتانەش دوور بکەوێتەوە کە دڵکرمنی دەکەن لە خوا و پێغەمبەرەکەی و پەیامەکەی. ئەم کتێبە ئەبوو زووتر بنووسرایە، چونکە لە ڕاستیدا دین یەکێکە لە شتە جەوهەریەکانی ژیانی هەموو کەسێک بەگشتی و گەنج بە تایبەتی. گەنج پێویستە هەر لەو سەرەتای تەمەنیدا هەڵوێستی دروست لە دین بگرێت و ژیانی بە پێی ڕێنماییەکانی ئەو ڕێک بخات تا سوود لە تەمەنی خۆی ببینێت و ببێتە توخمێکی بە سوودیش بۆ خەڵک و کۆمەڵگەکەی. ئومێد ئەکەین ئەم کتێبەش وەک کتێبەکانی تر جێگەی خۆی بگرێت و سوودی تەواو بە گەنجان بگەێنێت. دەستەی چاپکردنی کتێبە گیرفانیەکانی ڕێنوێن، سلێمانی، 15 ڕەمەزانی 1432. بسم الله الرحمن الرحيم. وإذ قالت أمة منهم لم تعظون قوما الله مهلكهم أو معذبهم عذابا شديدا قالوا معذرة إلى ربكم ولعلهم يتقون. أعراف آياتي 164. واتە کۆمەڵێک لە بەنی ئیسرائیلیەکان ئەیانوت بە باوەڕدارانی ناو خۆیان: ئێوە بۆچی ئامۆژگاری خەڵچێک ئەکەن کە حتمەن خوا لە ناویان ئەباد یان سزایەکی توندیان ئەدات؟ ئەوانی ژووتیان بۆ ئەوەی لای خوا بیانومان هەبێت و بەڵکو ئەمە خواشە ئەوان ترسی خۆیان بۆ دروست ببێت و لە گوناه خۆیان بپارێزن. پێشەچی لاپەڕە 8. گەنجانی خۆشەویست و خوێنەرانی بەڕێز،
ئەبێ ئەوە بڵم کە لە بناغەدا ئەم کتێبە بەشێک بوو لە کتێبی گەنج و گۆڕان، بەڵام برایانی ڕێنوێن داوایان کرد کە بکرێتە نامیلکەیەکی سربەخۆ، چونکە لەلایەک ئایانویست ئەو بابەتە حەقی زیاتری پێ بدرێت و لەلایەکیش پێیان وابوو نابێ قەبارەی کتێبی گەنج و گۆڕانیش ئەوەندە گەورە بێت کە لە ستایلی زنجیرە پەیامەکانی گەنجان جیا ببێتەوە. منیش بەگوێم کردن ئەم نامیلکەیە دوو شێوازی گرتۆتە بەر بۆ سلماندنی ڕاستیەکانی دین، ڕێبازی زانایانی کۆن و ڕێبازی زانایانی هاوچەرخ، ینی لە ڕووی بەڵگە دینیەکانەوە بۆ مەسەلە دینیەکان ڕۆیشتووە و لە ڕووی بەڵگە عەقلیەکانیشەوە بۆیان چووە، چونکە تەنیا یەک شێواز لەو شێوازانە جۆرێک لەنە هاوسەنگی دروست ئەکات. ئومێد ئەکەم ئەم نامیلکەیە جێی خۆی بگرێت و بەسوود بێت بۆ ئێوەی گەنج کە تاخوا حەز بکات خۆشم ئەوێن و هەموو لایەکی شیوای پێتانە کە ئەم میلەت و ئەم دینە بەرەو کەناری ئارامی برن. ئیکرام کەریم 1/2011. دین و دینداری. ئەو زانایانەی کە لەسەر دین و بەراوردی ئاینەکان نووسیویانە و ئەڵێن دینەکان بەگشتی دوو جۆرن: 1. دینە دەستکردەکان، 2. دینە ئاسمانیەکان. دینە دەستکردەکان واتە ئەو دینانەی کە مرۆڤەکان بۆ پڕکردنەوەی بۆشایی ڕۆحی و دەرونی خۆیان پەنایان بردۆتە بەرداهێنانی هەندێ مەشقی ڕۆحی و تەقوسی عیبادی، چونکە دینداری وەک زانایانی دەروونزانی باسی دەکەن غەریزەیە و مرۆڤ ئەجوڵێنێت بۆ دەستخستنی وەک چۆن غەریزەی سێکس مرۆڤ ئەجوڵێنێت بۆ خۆ تێرکردن یان غەریزەی خواردن یان بەرگری لە خود یان مۆڵکەیت. جا ئەگەر لە شتی ڕێگە پێدرا و باشدا دەستی کەوت ئەوە پیادەی ئەکات، ئەگەرنا ئەوە ناچارە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە و تێرکردنی ئەو غەریزەیە پەنا بۆشتی ڕێگە پێنەدرا و خراپ بەرێت. بۆ نمونە پیا و یان ژن ئەگەر هاوسەری حەڵاڵی خۆی دەستکەوت ئەوە کاری سێکسی لەگەڵ ئەکات و چێژی خۆی ئەبات و غەریزەکەی جێبەجێ ئەکات. خۆ ئەگەر هاوسەری حەڵاڵی خۆی دەست نەکەوت ئەوە لا ئەدات و پەنا بۆ زینا و ناموسشێنی ئەبات، یان پەنا بۆ ئیستیمنا و بەکارهێنانی ئاژەڵ و ئەو شتانە ئەبات. بۆ دینیش هەمان ڕێسا هەر ڕاستە. مرۆڤ ئەگەر دینی ڕاستەقینەی ڕۆشنی خۆی هەبوو ئەوە پێڕەوی لێ ئەکات و دەرونی خۆی پێ ئاسوودە ئەکات، ئەگەرنە ئەوە پەنا ئەباتە بەر شرک و دینە بەتاڵەکان یان پەنا ئەباتە بەر ئەفسانە و فاڵ و قاوەگرتنەوە و قسەی کووت و پیرەژن و داهێنانی بت و خوای دەستکرد. ئەوەی یەکەمیان ڕێک ڕۆشنە لەسەر سروشتی ڕاستەقینەی خۆی و ئەمەی دووەمیان لە هەردوو حاڵەتەکەدا بریتیا لە لادان لە سروشت و فیترەت. کەواتە باوەڕ و دینداری ئەکرێت بکەینە دوو بەشەوە: باوەڕ و دینداری ڕاست، باوەڕ و دینداری چەوت. باوەڕی دینی کەدا بمەزرێت لەسەر دڵنیایی و بەڵگە باوەڕێکی ڕاست و سروشتیە، و باوەڕی چەوتیش ئەوەیە لەسەر چاولێکەری و دەمارگیری یان سەر وەهم و خوڕافیات دا ئەمەزرێت. لە ڕاستیدا وەک زانایانی شوێنەوار ناسی دەریان خستووە هیچ میلەتێک نەبووە لەسەر ئەم زەویە کە پەرستگای نەبوو بێت و بۆ تێرکردنی ڕوحیان پەنایان بۆ خوا و پەرستگانە بردبێت. دینی ڕاستیان بوو بێت یان دینی چەوتیان بوو بێت. بلۆتارک مێژوونووسی ئیغریقی ناودار ئەڵێت لە مێژوودا شاری زۆر هەبووە کە قوول و قەڵای نەبووە، یان کۆشتی تێدا نەبووە، یان قوتابخانەی نەبووە، بەڵام هەرگیز شارێک نەبووە کە پەرستگای تێدا نەبوو بێت. دراوسەیەکمان لەبەر سەرپێچیەک زیندانی کرابوو. منیش وەک مافی دراوسەیەتی بەسەرمەوە چوون بۆ زیندانەکەی بۆ دیدەنی. ئەو ماوەی بەیەکەوە بووین، قسە و باسێکی زۆر چووە نێوانمان. یەکێک لەو شتانەی کە باسی کرد ئەوە بوو کە لەگەڵ هاوڕێ زیندانیەکانی تریدا مزگەوتێکیان دروست کرده بوو بۆ نوێژ و جومعەکردن، بەڵام بەڕێوەبەری زیندانەکەیان پاش ماوەیەک بڕیاری دابوو کە شوێنی مزگەوتەکەیان بکات بە شوێنی تێنس و یاریکردن. ئەمانیش بەرەنگاری ئەو بڕیارەیان کردبوو. بەڕادەیەک وتبوویان ئێمە ئەچینە ناو مزگەوتەکە و وەرن بیڕوخێنن. بەسەرماندا خوا کردبووی بڕیاری ئەوە هاتبوو کە بڕێوەبەرەکەیان بە ئیفات بچێتە دەرەوە بۆ بینینی سیستەمی زیندانەکانی سویسرا و وەرگرتنی بەرنامەی ئیسلاحی ئەوان بۆ زیندانیەکان. لەوێ کە پرسی بووی بەرنامەی ئیسلاحی ئێوە بۆ بەندیەکان چییە، سەری لەوە سوڕما بوو کە وتبوویان بەهێزترین شت بۆ ئیسلاحی زیندانی بریتیا لەکردنەوەی پەرستگا بۆیان تا بتوانن لەو ڕێگایەوە دەرونی خۆیان دروست بکەنەوە و ڕوحیان گەشت بکەنەوە و بە خۆیان دابچنەوە. جا ئەو برادرە ئەیوت کە کاکەی بەڕێوەبەر هاتەوە تەواو هەڵوێستی گۆڕابوو، هانی ئەداین بۆ ئەوەی گرنگی زیاتر بە مزگەوتەکە بدەین. پێشینیان بە ڕەحمەت بێ
ئەڵێن جای وڵاتان حەکیمە ئەو کاچی بەڕێوەبەرە تا خەڵکی بێگانەی نەدی شایەتی نەدا بۆ گەورەی و بەهێزی فاکتەری دین بۆ دروستکردنی ناخی مرۆڤ لە کۆبوونەوەیەکدا بەرپرسێکی علمانی باڵای حکومەتی هەرێم بەڵام ژیر و بەویژدان وتبووی من بڕوام وایە پێویستە بوار بدرێت بەدین و ئازاد بکرێت تا فریای کۆمەڵگەی کوردی بکەوێت و نێڵت بخزێتە نێو بێ ئەخلاقی هەر ئەو بەرپرسە وتبووی وەڵڵاهی کە ئەبینم مزگەوتێک پڕ بووە لە گەنج کۆڵێک ئاسوودەیم بۆ دێت چونکە ئەزانم ئەگەر ئەو گەنجانە نەچنە مزگەوت ئەوە یان ئەبێ ڕووبکەنە جگەرە کێشان و تلیاک خواردن یان ئەبێ بەرەو باڕ و خانەکانی لەشفرۆشی بچن ئەو شتانش کۆمەڵگەی ئێمە نزیک ئەکەنەوە لە لێواری تیاچوون بەڵام مزگەوت و دین جگە لەوەی ناخیان ئەگۆڕێت و دروستیان ئەکات فیکری ئەخلاقی و ڕۆشنبیری و خێرکردنیشیان ئەکات بەڕاستی واشە دینداری وەک چۆن مرۆڤ ئەپارێزێ لە خوڕافە و بەدڕەوشتی و کەتن و تاوان هەرواش ناخی بەهێز و جوان ئەکات و لە هەموو ڕوویەکەوە بەرەو پێشەوەی دەبات وەک خوای گەورە ئەفەرمێت لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون ئەمبیا ئاەتی دا لە شوێنێکی ترا خوای پەروەردگارە فەرموێ يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئەنفال ئاەتی 24 ئێمە کتێبێکمان بۆ ناردوونەتە خوارەوە کە ناوداری بۆ ئێوە تێدایە بچن بەدەم خوا و پێغەمبەرەوە کاتێک بانگتان ئەکات بۆ شتێک کە زیندوتان ئەکاتەوە لەبەر ئەوەی وەک وتمان دینداری و تەدەیون بەپێی بۆچوونی زۆرێک لە زانایان پێکاتووە لە غەریزە و ناخی مرۆڤ داوای ممارەسەکردنی ئەکات بۆیە پێویستە ڕێگەی ڕاستەقینەی بۆ بدۆزینەوە تا ئەو غەریزەیە تووشی لادان نەبێت و نەبێت بە بەڵا بەسەر خاوەنەکەیەوە زانایان ئەڵێن غەریزەکانی مرۆڤ ئەگەر ڕێگەی دروستیان بۆ دانەنرێت تا ممارەسە بکرێن بەو ڕێگانە ئەوە خاوەنی ئەو غەریزانە لە ژێر فشاری ئەو غەریزانەدا هەوڵ ئەدەن کە بە ڕێگەی نادروستەکان ممارەسەی ئەو غەریزانە بکەن بۆ نمونە غەریزەی جنس ئەگەر خەمخۆران دایک و باوک یان مامۆستا و هاوڕێ یان حکومەت و دەسەڵات لە خەمی ئەوەدا نەبن کە خەڵک بەگشتی و گەنجان بە تایبەتی بەڕێگەی دروست ممارەسەی جنسی بکەن ئەوە خەڵکی لەبەر ئەوەی ناتوانن تا سەر لە بەردەم فشاری جنسیدا خۆیان ڕابگرن پەنا بۆ ڕێگەی نادروست و ناشەرعی ئەبن وەک ئیستیمنا ممارەسەکردنی سێکەس لەگەڵ ئاژەڵدا زیناکردن و هات و چۆی خانەکانی لەشفرۆشی بەڵێ غەریزەی دینداری و تێرکردنی ڕۆح مەسەلەیە کە ئەگەر خەمخۆرانی کۆمەلگا هەرزوو خەمی گەنجان بە تایبەتی نەخۆن و دەستیان نەگرن بۆ پیادەکردنی بەرنمەیەکی دروست بۆ پێڕەوکردن لە دینی ڕاستەقینە ئەوە گەنجان ناچاری ئەوە دەکەن بۆ تێرکردنی ڕوحیان پەنا بەرنەبەردەیان ڕێگەی لار و خوار و وەک کەمێ لە مەوبەر وتمان پەنا ئەبات بۆ قاوەگرتنەوە فاڵچیەتی یۆگۆ و مەشقی ڕوحی بتپەرستی بەختگرتنەوە و دەست خوێندنەوە و ڕۆیشتن بە دوای سەرابی بورجەکان و خەونەکاندا سەرقاڵبوون بە ئامادەکردنی گیانەکان و بەڵام ئەگەر ڕێگاکرایەوە بۆ گەنجان تا ممارەسەی دروستی غەریزەکانیان بکەن ئەوە لەلایەک ئاسوودە ئەبن و لەلایەکی تریشەوە ئەبنە سەرچاوەی خێر و خۆشی بۆ خۆیان و بۆ خانەوادە و کۆمەلگەکانیان تێبینیەکی تریش هەیە ئەویش ئەوەیە وەک چۆن لادان لە ممارەسەکردنی غەریزەدا بە ڕێگا دروستەکان بەڵا دروست دەکات هەروە مبالەغە و ڕۆچوون لە غەریزە دروستەکانیشدا هەر بەڵا دروست ئەکات جنس پەرستی یان پارە پەرستی تەنانەت دین پەرستی چلادانی بە کەمتەرخەمی و چلادانی بە ڕۆچوون کاری ناشیا و نادروستن و پێویستە مرۆڤیان لێ ڕزگار بکرێت و بخرێنەوە سەر ڕێگەی ڕاست و دروستەکە سەرنجێکی تریش ئەویش ئەوەیە کە دین و مەبەستیشمان دینی ئیسلامە باشترین و دەوڵەمەندترین سیستەم و ڕێنمونی پێیە بۆ ڕاستکردنەوەی لادانەکان ئەو لادانانە لە غەریزە جۆرا و جۆرەکاندا بێت یا لە لادانی ڕەوشدا بێت یاخود لە لادانە فیکری و عەقڵیەکاندا بێت لەبەر ئەمانە یەکەمین ئەرکی کەسی ژیر ئەوەیە دەرگا بۆ دین بکاتەوە فەرمووی لێ بکات تا بێتە ناو ژیان و سرایی بۆ هەڵبکات و پەیڕەوی لە ڕێنوێنیەکانی بکات و متمانەی وابێت کە تا لە ژێر ڕۆشنایی دیندا بێت دەست لە ملانەی خێر و خۆشیە و دوورە لە زیان و لە لادان بە پێچەوانەشەوە هەر کاتێ لەو چرایە دوورکەوتەوە ئەگەری وێڵبوون و نەخۆشکەوتنی ڕۆحی و دەرونی و عقلی و تەنانەت جستەیشی هەیە سەرنجێکی تریش سەبارەت بە پێویستبوونی ڕوح بەدین ئەوەیە
کە مرۆڤ بەبێ دین یان بە پەراویز خستنی دین ناتوانێت بە ئارامی بژی هەرچەندە هەنگاوی گەورەش لە زانست و عەقڵدا ببڕێت، چونکە لە ڕاستیدا دین شتێکی پەراوێزی و لاوەچی نییە مرۆڤی ساغ و تەواو بتوانێت بێمنەت بێت لەی. دایل کارانجی گەورە فەیلسوف و خاوەنی بەناوبانگی کتێبی داعیل قەلق و بیداء الحیات، چونکە دڵ و مێشتی بەدینی ڕاستەقینە تێر نەکردبوو، ئەو بۆشاییە گەورەیەی ناو ڕۆحی بۆ پڕ نەبوو بوویەوە بەو هەموو ئەزمون و مەنتیق و زانستەکەی کە لە دەروون و ناسینی کۆمەڵگەدا هەیبوو، ئەو پیاوە بەلیمەتە بەرگەی ئەو هەموو نائارامی ڕۆحی خۆی نەگرت و لە کۆتایی ژیانیدا خۆی کوشت. نێتشە دینی لە ژیانیدا پەراوێز خست و ڕاگەیاند خواوەند مردووە و مرۆڤی عەقڵ چۆتە جێگەی، کەچی زۆری نەبرد و لە تاودا پەنای بۆ خۆکوشتن برد. دەیان و هەزاران کەسی تر کە ئاستێکی بەرزیان هەبوو لە زانست و لە ئەزموونی عەقڵدا لە بەربوونی ئەو بۆشاییە گەورە کە دوور لە دینی بۆی دروست بوو بوون، تاقەتیان پڕووکاو خۆیانیان لەناو برد. ئەمە ئەیسەلمێنێت کە دین بەدیلی نییە و هیچ شتێک ناتوانێت جێگەی دین پڕ بکاتەوە، نەزانست و نەفەلسەفە، نەپارە و پوڵ، نەپلە و پۆست. برگستۆنی فەیلسوفی ئەمریکی یەکێکە لەو زانانەی هەستی بەم ڕاستێ کردووە و دانی پێدا ئەنێت و دەربارەی خوای پەروەردیگار ئەڵێ خوا لە ناو ناخی ئێمەدایە، لە قوڵایی خودی خۆماندایە، لێمان جودا نییە بەڵکو لەگەڵماندایە، بۆیە هەتا زووتر بە ناخی خۆماندا شۆڕ ببینەوە ئەوە زووتر ئەگەینە خوا و پێی ئەگەین. تێبینیەکی تریش ئەوەیە دین کاتێک ئەتوانێت ئەم بنیادەمام تێر بکات و پێشی بخات لە ڕوە ڕوحی و فکری و کۆمەڵایەتیەکانەوە کە کاری پێ بکرێت و پەیڕەوی لە داواکاریەکانی بکرێت و کار بە حەڵاڵ و حرامەکانی بکرێت، ئەگەرنا ئەوە ئینتیماکردن بۆ دین تەنیا بەدەم و بەناو هیچ کاریگەریەک ناخەتە سەرژیان و ئینسان. لەژێر ڕۆشنایی ئەو ڕاستیانەی سەرەوەدا پێویستە هەموو کەسێک لای خۆیەوە وەڵامی ئەم پرسیارە بداتەوە. ئەگەر دین بە شتێکی پەراوێزی نازانێت لە ژیاندا ئینتیماکردنی من بۆ ئیسلام چ مانایەکی هەیە؟ وەڵامەکەشی ئەوەیە مادامێک من ئینتیمام کردووە بۆ ئیسلام ئەبێ یەکەم هەڵگری عەقیدە و بیر و باوەڕێکی موسڵمانانە بم. دوو، ممارەسەی ئەو عیبادەتانە بکەم کە بۆ تێرکردنی ڕوح و ڕاستکردنەوەی ژیانم دانراون. سێ، ڕەوشتە بەرزەکان بەرجەستە بکەم لە ژیانی تاکە کەسی و کۆمەڵایەتیمدا و دوور بکەومەوە لە ڕەوشتە خراپ و ناپەسندەکان. چوار، بەسەر دەرونی خۆمدا زاڵ ببم و حەزەکانم کۆنتڕۆڵ بکەم. 5. خێزان و ماڵ و مناڵەکانم پابەندی ئیسلام بکەم و خۆشەویستی بکەم لەلایەن. 6. بۆ ئیسلام بژیم و کار بۆ سەلماندن و چەسپاندنی بکەم مادامێک بڕوام وایە کە قسەی خوا و پێغەمبەرە و بۆ بەرژەوەندی مرۆڤ و ژیان دانراوە. بیرمەندی گەورەی لوبنانی فەتحی یەکین کتێبێکی هەیە بەناونیشانی ماذا یعنی انتماء الئیسلام، لەوێدا زۆر بەوردی وەڵامی ئەو پرسیارە و ژمارەیەکی تری پرسیار ئەداتەوە. جۆرەکانی دینداری. لاپەڕە 21. دینداری چەند جۆرێکی هەیە: دینداری بە تەقلید، دینداری بە بەڵگە، دینداری بە عەقڵ و بەدڵ. دینداری تەقلیدی ئەوەیە خاوەنەکەی نەزانێ بۆچی دیندارە و بەگوێی دین ئەکات، تەنها ئەوەندە ئەزانێت کە دایک و باوک و خزمانی نوێژ ئەکەن و قورئان ئەخوێن و ئەمیش وەک ئەوان دەکات، بێ ئەوەی چێژ لەو دینداری و عیبادەتانە ببینێت یان بزانێت حکمت لە فەرز بوونی ئەو دروشمانەیان ئەو دینداریە چییە، وەک چۆن بە میراتی شتێکی بۆ بەجێ بمێنێت. دینداریەکەش هەروە سەیر ئەکا، بەڵام دینداری بە بەڵگەوە ئەوەیە لە ڕووی دەلیل و بەڵگەوە شوێن دین کەوتووە و خەریکی دینداری کردنە بە بەڵگە و دەلیل بۆی دەرکەوتووە کە خوایەک هەیە و خوڵقێنەر و پەروەردیگاری ئەمە و شایانی هەموو عیبادەتێکە. ئەم عەبدە و خوش معبودی ئەم عەبدە و واتە حوڕ و ئازاد نییە لە بەرامبەر بڕیار و ڕاستپاردەکانی خوادا و ئەبێت بەگوێی ئەو بکات و ئەو ئەزانێت باری بەرژەوەندی ئەو لە چیدایە. لە قەناعەتە دینیەکاندا بەو شێوەیە بە بەڵگەوە دینی وەرگرتووە، لە کار و ڕاگەاندنەکانیشیدا بە هەمان شێوە لە ڕووی بەڵگەوە ئەجوڵێتەوە. خوای پەروەردگار ئەفەرمێ: قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. يوسف آياتي 108. دینداری بە عەقڵ و بەدڵ ئەوەیە کە خاوەنەکەی چۆن لە ڕووی تەقلیدەوە دینی وەرگرتووە و پاشان چەمکە دینیەکانی ڕیشەدار یەکسانە تاسیل کردووە
بە دەلیل و زانینی حکمەتەکانی ئەو تەعلیماتانە بە هەمان شێوە چێژ و ئەزموونی خۆی بۆ دروست بووە دەربارەی ئەو دینە و حکمەتی ئەو تەعلیماتانەی بە عەمەلی بۆ سەلماوە بە چاوی دڵ و چاوی سەریشی کەلک و پێویست بوونی ئەو تەعلیماتانەی دینی بینیوە جا بتوانێت تعبیریان لێ بداتەوە یان نەتوانێت بتوانێت ئەو چێژە بگوازێتەوە یان نەتوانێت بیگوازێتەوە بۆ خەڵکی تر. عاریفیەکان لەم جوملەی ئاخیرەن زۆر جار خەڵک لیان تێناگەن بۆچی ئەوەندە عاشقی دینن، بۆچی ئەوەندە خۆیان و ژیانی خۆیان و ئیسراحەتی خۆیانیان لێ زیادە و لا مەطلب نییە لە پێناو سەرخستنی دیندا. ئەمە ئەوەیە کە شاعیرێکی وەک پیرەمێرد لە موناجاتێکدا لەگەڵ خوادا ئەڵێت ڕەهنمای گومبووی هەردەی هەوایی ئەلە تریشی تەلی بینایی ڕێم لێ شێواوە و گەردەن شینم بیناییم لێڵە تۆی پێنابینم ڕێم نیشاندا سەرداری بوزروک گورجی بۆزەت کرد بە دەلیل بۆ تورک. یان لە ناو سەلەفدا ئەیانوت ئەگەر سوڵتان و خاوەن پارەکان ئاگیان لەم خۆشی و چێژبردنەی ئێمە بوایە بە زۆری شلاق لیان ئەسەندین. یان وەک ئیبن تەیمیە ئەفەرمێت ئەگەر بە هەشتیەکانیش لەنەوەها خۆشیەکدا بن بەڕاستی بەختەوەرن. پیا و چاچێک لە موناجاتدا ئەیوت خوایە سوێند بە زاتی پاکت ئەگەر بشم خەیتە جەهەنەم من هەر تۆم خۆشەوی و دەست لە خۆشەویستی تۆ بەرنادەم. یەکێشی تر ئەیوت خوایە مندان بەوەدا ئەنێم کە پێچەوانەی شەرع جوڵاومەتەوە بەڵام سوێند بە زاتی پاکت مەبەستم بێگوێکردنی تۆ نەبووە بەڵکو نەفسم زاڵم بووە و چارم نەئەکرد. ئەم جۆرە دینداریە کاتێک کە دروست ئەبێت لە خەڵکانێکدا کە تێدەکۆشن و ڕەنجی بۆ ئەدەن ئەیانگەیەنێتە ئاستێک کە حەز ئەکەن ساڵ 12 مانگە لە حەزوری خوای گەورەدا بن و کەس لێیان تێک نەدات. ئەو کەسانە وا نازانن کەس هەبێت ئەوەندەی ئەمان خوا لوتفی لەگەڵدا کردبن و قەناعەتیان وایە کە هەر کەسێک خوای گەورە ئەوەندە لە دنیادا لوتفی لەگەڵدا کردبێت پێویستی بە بەهەشت نابێت و بەهەشت تەنیا فەزلێکە خوا پێیان دەبەخشێت. بەپێی توێژینەوەی زانایان بەدوو هەنگاو مرۆڤ ئەگاتە ئەم حاڵەتە قەناعەتی بەدین هەبێت و خۆشەویستی بۆ دین هەبێت. هەنگاوی یەکەم قەناعەت و یەقینی بەو شتانە هەبێت کە دین باسییان ئەکات و بڕوای وابێت ئەو دەقانە پڕن لە دانایی و لە زانایی عقلی تەسلیمی دین بکات و بیکاتە خزمەتکاری ئاەت و حەدیسەکان و هەوڵ بدات حکمت لەو دەقانە وەربگرێت و ئەو حکمەتانە بۆ خەڵکی باس بکات. پیاوێک لە پێغەمبەری خوای پرسی ئیمان چییە؟ پێغەمبەر فەرمووی ئەگەر چاکە دڵخۆشی بۆ دروست کردی و خراپە و گوناهکردن غەمباری کردی ئەوە دیارە تۆ خاوەنی ئیمانی. کابراوتی ئەی خراپە چییە؟ ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر شتێک لە ناوەوە ئازار و ویجدانی ئەدای تۆش دەستبەرداری ببە. لەم قۆناغەدا عاریفان چێژ لە هەموو شتێکی ژیانیان دەبن: خواردن، ماڵ و مناڵ، کار و کەسابەت، کارکردن بۆ دین، هەبوونی نەبوونی، دوور لە چۆڵی، دوور لە قەرەباڵغی. لە بنەماکانی ئەم شەریعەتەدا ئەوە دامەزراوە کە پشتیوانی کردن و دوژمنایەتی کردن و سوپاسکردن و زەمکردن و ڕازیبوون و تووڕەبوون و هاوڕابوون و پێچەوانەبوون و خۆشویستن و ڕقلێبوون و هەموو ئەمانە دروست نییە بخرێنە کار لەسەر بناغی بڕوابوون بەخوا و پێغەمبەری خوا نەبێت. وەبەستنەوەی ئەوانە بەجگە لەمەوە بریتیە لەو دەمارگیریەی کە لە شەرعدا زەم کراوە. هەر کەسی جوا بکات ئەوە لە ڕیزی ئەهلی سونەت و جەماعەت ئەچێتە دەرەوە و ئەکەوێتە ناو بیدعە و دەستەدەستەی، چونکە دینی خوا ئەوەیە کە خوا و پێغەمبەرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕابەر و گوێ بۆ گیراو بێت لە هەموو شتێکدا و بە ئەندازەی ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیداتە هەر کەسێک. ئێمەش ئەو ئەندازەیە لە ماف بدەینە هەموو کەسێک لە خەڵکان و لە شتەکانی ئەم دنیاە. ئەوە نزیک بێت لامان کە ئەو نزیک دایناوە و ئەوە دوور بێت لامان کە ئەو دوور دایناوە و ئەوەش ئەو لە ناوەڕاستدا دایناوە. ئێمەش هەر لە ناوەڕاستدا دای بنین. دایک و باوکم بە قوربانی ئەو پێغەمبەرە بێت صلی الله علیه وسلم. جا گەنجانی بەڕێز ئێوە هەوڵ بدەن لەم جۆرە کەسانە بن، وا مەبن کە شوبهەیەک یان شەهوەیەک لەقتان بکات و بەرگەی نەگرن بە بەڵگە و یەقین بە گژ یەکەمیاندا بچن و بە سەبر و خۆگرتن دووەمیان پوچ بکەنەوە تا خوای گەورە ئیمانتان بداتێ. وەک قورئان ڕای ئەگەینێت و ئەفەرمێ: وَجَعَلْنَا مِنْهُمْ أَئِمَّةً يَهْدُونَ بِأَمْرِنَا لَمَّا صَبَرُوا وَكَانُوا بِآيَاتِنَا يُوقِنُونَ. سوزدا
ئاەتی 24 دینداری سێشت بەهێز ئەکات و سێشتیش لاواز ئەکات. یەکەم بەڵگە و یەقین و توێژینەوە لە ڕاستیە دینیەکان. دوو عیبادەت و زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. سێ دەرس وتنەوە و تێکۆشان بۆ پێشخستنی دین بە پێچەوانەشەوە دوودڵی و دووری لە سونەت و عیبادەت و دووری لە دەرس خوێندن و دەرس وتنەوە. دینداری زۆر لاواز ئەکات و بەڵکو لە ناوی ئەبات. بەڵگەی بوونی خوا و ڕاستی دین. بەڵگەکان لەسەر بوونی خوا و پێغەمبەر و دینی خوا دوو جۆرن. یەکەم بەڵگە دینیەکان، دوو بەڵگە عەقڵیەکان. بەڵگە دینیەکان بریتین لە توێژینەوە لە دووشتی سەرەکی لە قورئان و لە حەدیثیان لێکۆڵینەوە لە قسەکانی خوا و لە قسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکەم لێکۆڵینەوە لە قورئان کتێبێکە و هەیە، هەموو کتێبێکیش دانەرێکی هەیە، کەواتە ئەبێ چێ خاوەنی ڕاستەقینەی قورئان بێت، خوا یان پێغەمبەری خۆی یان خەڵکانی تر و سەرچاوەی تر، یان خاوەنی قورئان بریتیە لە کەسێکی زۆر زانای زۆر بەتوانە بە وردبوونەوەیەکی کەم تێدەگەی کە ئەم قورئانە ئەوەندە گەورەیە ناکرێت جگە لە خوا دەستی لە دانانیدا هەبوو بێت. بۆیە تەنیا وردبوونەوە لە ئیعجازی زانستی قورئان بەسە بۆ ئەوەی بگەیتە ئەو قەنەعەتە. مەبەست بە ئیعجازی زانستیش ئەوەیە کە قورئان هەواڵی داوە دەربارەی زۆر شت کە زانستی تازە ڕاستی ئەو مەسەلانەی سەلماندووە. بۆ نمونە خوای گەورە دەربارەی بناغە و سەرەتای لەدایکبوونی گردون باس ئەکات و ئەفەرمێت: ئەوەلەم یەڕ الذین کەفەڕوا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. ئەنبیا ئاەتی سی واتە ئەوە کافران بۆ لەوە ورد نابنەوە کە کاتی خۆی ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون و ئێمە تەقاندمانەوە و لە ئاویش هەموو شتێکی زیندومان خۆڵقان. دەی بۆ ژیر نابن زانستی تازەش ڕاستی ئەم مەسەلەی دەرخستووە پاش 1400 ساڵ لە دابەزینی ئەم ئاەتەوە و ئەڵێ کاتی خۆی بوونەوەر هەموو یەک کوتلەی ئاگرین بووە و تەقێنراوەتەوە و پاشان ئەم زەویە و ئاسمان و ئاو و هەوا دروست کراوە. خوای گەورە ئەفەرمێت: وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء إنه خبير بما تفعلون. نمل ئاەتی 88 واتە کە سەیری شاخەکان ئەکەی وا حیساب ئەکەی کە وشک و ڕق لێ ڕاوەستاون کەچی لە هەمان کاتدا هەموو لە گەڕان و گرد و خۆڵدان. ئەمە دەستکردی ئەو خوایە کە هەموو شتێکی بەڕێک و جوانی دروست کردووە. زانستی تازەش دوای چەند سەدا ئەوەی سەلمان کە زەوی سوڕانەوەیەکی بە دەوری خۆیدا هەیە و سوڕانەوەیەکی بە دەوری خۆردا هەیە و سوڕانەوەیەکی تریشی هەیە کە هێشتا نەزانراوە چۆنە و ئامانجلەی چییە. سوڕانەوەی بە دەوری خۆیدا شەو ڕۆژ دروست ئەکات و سوڕانەوەی بە دەوری خۆردا چوار وەرزی بەهار و هاوین و پاییز و زستان دروست ئەکات و سوڕانەوەکەی تری نازانرێ چۆنە و بۆچیە. خوای گەورە ئەفەرمێت: ئەلەم نەجعل الأرض كفاتا أحياء وأمواتا. مرسەلات ئاەتی 25-26 واتە ئایا ئێمە زەویمان والێ نەکردووە کە زیندووەکان و مردووەکانیش بگرێتە خۆی و چەنگیان بگرێت بەسەر؟ جاران ئەمە وا تەفسیر ئەکرا کە گوایە مەبەست پێی ئەوەیە زەوی ژێربار و دەستەمۆ کراوە بۆ ژیان و مرۆڤ و مردووەکانیش ئەگرێتە ناو خۆی و فڕێیان ناداتە دەرەوە. بەڵام زانستی تازە ئەوەی سەلماندووە کە ئەم زەویە بە هێزی چێشکردن قووەت و جاذبیە توانیوێتی چ هەوا و ئاو و چ تەنەکان بە مردوو زیندووە بگرێتە خۆی و چێشیان بداتێ و کە هێزی چێشکردنی نەما چێشی تەنەکانیش ئەبن بە سفر. خوای گەورە ئەفەرمێت: والسماء بنيناها بأيد وإنا لموسعون. ذاریات ئاەتی 47 واتە ئاسمانمان بەهۆی هێزەوە دروست کردووە، ئێمە بەردەوامیشین لە فراوانکردنیدا. زانستی تازەش ئەوەی دەرخستووە کە ئاسمان و بوونەوەر هەموو بەردەوام لە فراوانبووندا. لە ساڵی 1929 زانای گەردونناسی ئەمریکی
ئەدوین هابل بەهۆی تەلەسکۆبی گەورەوە ئەوەی بۆ دەرکەوت کە گەلە ئەستێرەکان مەجەڕات بە خێراییەکی سیر لە یەکتری دوور ئەکەونەوە، نەک ئەمە بەڵکو زانایان ئەڵێن ئەگەر بێت و باڵندەیەک بە خێرایی تیشک بیەوێت لە خاڵێکەوە بفرێت کە ناوی بنین سەرەتای بوونەوەر تا ئەگاتە خاڵی ئەو سەر کە ناومان ناوە خاڵی کۆتایی بوونەوەر، گەردوون چەند ئەوەندەی تر فراوان بووە. بەو شێوەیە بوونەوەر بەردەوام فراوان ئەبێت و ئێمەش هەستی پێناکەین، تەنانەت ئەو شتانەش کە خوای گەورە وەک موعجزەت داوێتی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، زانستی تازە وا خەریکە دەری دەخات کە ئەو شتانە هەموو ڕاستەقینەیەکن کە ڕوویان داوە و نکۆڵی لێکردنی دژایەتی کردنی بیردۆزە زانستی و ڕاستیە زانستیەکانە. بۆ نمونە خوای گەورە ئەفەرمێت اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر وكذبوا واتبعوا أهواءهم وكل أمر مستقر. قمر آية يك بۆ سێ واتە قیامەت نزیک بۆتەوە و مانجیش دوولەت بووە، هەرچەندە خەڵکی بێدین هەرچی ئاەت و بەڵگە هەیە بیبینێت هەر پشت هەڵ ئەکەن و ئەڵێن ئەمانە هەمووی جادوویەکی بەردەوامن، درۆ ئەکەن و شوێن ئارەزوەکانیان ئەکەون. با خەڵک هەموو لەوە ئاگادار بن کە هەموو کارێک بەرەو ئارامگایەک ئەڕوات و لەوێ کار و فەرمانی کۆتایی پێدێت. دکتۆر زەغلول زانایەکی پسپۆڕی ئیعجازی زانستیە ئەڵێ ماوەیەک لەمەو پێش لە زانکۆی کاردیف لە ڕۆژئاوای بەریتانیا محازەرەیەکم ئەدا و ئامادە بووان بریتی بوون لە موسڵمان و ناموسڵمان و باسی ئیعجازی قورئانم بۆ ئەکردن. گەنجێکی موسڵمان هەستایەوە وتی باشە مامۆستا هیچ ئیعجازێک لەم ئاەتەدا شک ئەبەی کە ئەفەرمێت اقتربت الساعة وانشق القمر. منی ژوتم نەخێر من هیچ ئیعجازێک لەو ئاەتەدا شک نابم، چونکە زانست تەفسیری پرسە زانستیەکان ئەکات و ناتوانێت معجزە تەفسیر بکات. لەدبوونی مانجێژ یەکێک بووە لە معجزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە مشریکەکان داوا لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکەن وەک تاقیکردنەوەیەک با مانجیان بۆلەت بکات، ئەگەر بتوانێت ئەوە بکات ئەوە ئەوانیش مسلمانە بن. پێغەمبەریش صلی الله علیه وسلم دەستی کردە دوعاکردن و خوای گەورەش ئیلهامی کرد کە پەنجەی مبارەکی ئاماژە بکات بۆ مانگ و لەتی بکات کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پەنجەی مبارەکی بەرز کردەوە فەرمانی کرد بە مانگ لەت ببێت، بوویە دوولەتەوە و هەر یەکیان لەلایەکی ئاسمانەوە بۆ ماوەیەک وەستا و پاشان یەکیان گرتەوە کەچی کافرەکان لە جیاتی ئەوەی مسلمان ببن وتیان ئەمە جادوویەکی بەهێز بوو. هەندێک لە عەقڵانی ناویان وتیان ئەگەر لە شوێنەکانی تریشدا ئەمە ڕوویدابێت ئەوە جادوو نییە، ئەگەر ڕووی نەدابێت ئەوە جادووە. ڕۆیشتن سەر ڕێگە و دەروازەکانی شاری مەکەیان گرت و هەرکەس لە شارەکانی ترەوە ئاهاتنە مەکە پرسیاریان لێ ئەکردن چی سەیر و سەمەرەیان لا هەیە، ئەیانوت شتێکی زۆر سەیر ڕوویدابێت ئەوەیە لەم شەوانەدا مانگ دوولەت بوو ماوەیەکی زۆر لەو حاڵەتەدا بوو پاشان هاتنەوە یەک و یەکیان گرتەوە مشریکەکان بۆیان دەرکەوت کە ئەوە ڕاستەقینەیەک بووە و جادوگەری نەبووە و هەندێک لەسەر ئەوە مسلمان بوون و هەندێکی تر هەر لەسەر لوودبەرزی خۆیان مانەوە. دکتۆر زەغلول دەڵێ کە لە قسەکانم بوومەوە گەنجێکی بەریتانی هەستایەوە خۆی ناساند و وتی من ناوم داود موسا بانیۆکە، داوای کرد ڕێگەی قسەکردنی پێ بدرێ و منیش وتم فەرموو. وتی من کابرایەک بووم بە شوێن توێژینەوەی ئاینەکاندا وێڵ بووم. ڕۆژێکیان قوتابیەکی مسلمان قورئانێکی وەرجێڕراوی ئینگلیزی بە دیاری نارد بۆم، منیش لێم وەرگرت و زۆر سوپاسم کرد کە چوومە ماڵەوە و کتێبەکەم کردەوە بەڕێکەوت کەوتە سەر ئەم سوورەتە اقتربت الساعة وانشق القمر. وتم باشە عەقڵ ئەوە ئەبڕێ، عەقڵ و زانست پشتی ئەوە ئەگرن مانگ دوولەت بوو بێت و پاشان لەحیم بوو بێتەوە یەک بگرێتەوە، چ هێزێک ئەتوانێت کاری وا بکات. کوڕە گەنجەکە ئەڵێ ئەم ئاەتە وای لێ کردم دڵم لە قورئانەکە سارد بوویەوە و دوای ئەوە ئیتر هیچی ترم لێ نەخوێندەوە. وتم دیارە قورئانیش هەر باسی خوڕافیات و ئەفسانە ئەکات، بەڵام خوا ئاگادار بوو کە من بەڕاستی بە شوێن ڕاستیدا ئەگەڕام و حەزم لە لێکۆڵینەوەی زانستی بوو. پاش ماوەیەک سەیری بەرنامەیەکی زانستیم ئەکرد لە تەلەڤیزیۆندا. کابرایەکی بەریتانی بەڕێوەبەری بەرنامەکە بوو، گفتوگۆ و حیواری لەگەڵ سێ زانای گەردووناسی ئەمریکیدا ئەکرد. ئەم پێشکەشکاری بەرنامەیە ڕەخنەی لەو زانایانە ئەگرت دەربارەی ئەو هەموو خەرجی و مەسروفەی ئەکرێت بۆ ئەم گەشتە ئاسمانیە و ئەیود لە زیاتی ئەو هەموو خەرجیە بدرێتە هەژارانی دنیا و
ئەوانەی بەدەست دواکەوتن و نەخۆشی و داماویەوە ئەناڵێنن دێن ئەو هەموو پارە خەرج ئەکەن لە پێناو گەشتێکی ئاسمانیدا کە لە ئەنجامدا هیچ شتێکی تازەش نادۆزنەوە. سێ زاناکەش بەرگریان لە کارەکەی خۆیان ناکردو ئەیانوت ئەو خەرجیە زۆرە تەنیا بۆ گەشتی ئاسمانی خەرج ناکرێت بەڵکو بۆ هەموو مەیدانەکانی تری زانستیش خەرج دەکرێت وەک پزیشکی و پیشەسازی و کشتوکاڵ و ئەو شتانەی تریش حیوارەکەیان سەری کێشا بۆ باس و خواستی ئەوەی یەکەم جار چێدا بەزیە سەرمانگ و چی دۆزیەوە. پێشکەشکارەکە پرسیاری خەرجی ئەو گەشتەی لێکردن و وتیان زیاتر لە 100 ملیۆن دۆلار خەرجی بردووە. کابرا بەریتانی قیژاندی وتی باشە هی هاوار زیاد لە 100 ملیۆن خەرج ئەکرێت تەنیا بۆ ئەوەی کابرایەک بچێتە سەرمانگ و ئاڵای ئەمریکا لەوێدا بچەقێنێت. زانەکان وتیان نەخێر تەنیا بۆ ئەوە نییە کە ئاڵای ئەمریکا دابچەقێنێت بەڵکو لە ئەو گەشتە ڕاستەقینەیەمان دەرخستووە کە ئەگەر چەند قاتی ئەو خەرجیەمان خەرج بکردایە خەڵکی بڕوای پێنە ئەکردین. پێشکەشکارەکە وتی کام ڕاستەقینە وتیان کاتی خۆی ئەم مانگە لەت بوونێکی بەخۆوە بینیوە و پاشانیەکی گرتوتەوە. پێشکەشکارەکە وتی چۆن ئەمەتان بۆ دەرکەوت وتیان پشتێنەیەکی بەردین کە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە لەسەرەوە بۆ خوارەوە هەموو مانگی گرتوتەوە وەک ئەوەی دوولەت بوو بێت و لەحیم کرابێتەوە بەیەکەوە لەگەڵ زانایانی جیۆلۆجیدا ڕاوێژ و لێکۆڵینەوەمان کردووە. لەسەر ئەمە ئەوان قەناعەتیان وابوو کەشتی لەو شێوەیە ئەبێت تەنیا لەو کاتەدا ڕوویدابێت کە ئەم مانگە بوو بێتە دوولەت و پاشانیەکی گرت بێتەوە. ئەم کوڕە گەنجە ئەڵێ کە گوێم لەمە بوو لەسەر کورسیەکە هەڵبەزیم و قیڕاندم ئەرێ وەڵڵا موعجیزەکەی موحەممەد هاتەدی کە پێش 1400 ساڵ باسی کردووە ئەوەتە خوا ئەمریکا بەکاردێنێ بۆ ئەوەی ملیۆنەها دۆلار خرج بکات تا ڕاستەقینەکانی دینەکەی ئەو بۆ خەڵکی بسەلمێنێ کەواتە دینی مسلمانەکان ڕاستە و هی خوایە بۆیە ڕام کرد و پەلاماری قورئانەکەمدا و لەسەر ڕەفەکە کە تۆزی لێنیشت بوو دامگرت و دەستم کرد بە خوێندنەوەی سەر لە نوێ سوڕەتی قەمەرم خوێندەوە و ئەو سوڕەتە بوویە دەواازەیەک بۆم و هاتمە ناو ئیسلام و بە قەناعەتەوە قبوڵم کرد. بە کورتی قورئان ڕاستە کتێبێکی زانستی نییە کە هەموو هەوڵی ئەوە بێت باز لە وردەکاریەکانی زانست و بەش و لقەکانی بکات بەڵام ئاماژەی زانستی زۆری تێدایە بۆ هەموو لق و بەشەکانی زانست وەک هەندێک لە زانایان باسییان کردووە بۆ نمونە دەڵێن لە قورئاندا 66 ئاەت باسی بیرکاری ئەکات 64 ئاەت باسی فیزیا ئەکات 5 ئاەت باسی ئەتۆم ئەکات 9 ئاەت باسی کیمیا ئەکات 62 ئاەت باسی شتە ڕێژەییەکان ئەکات 100 ئاەت باسی گەردون ئەکات 20 ئاەت باسی کەش و هەوا ئەکات 14 ئاەت باسی ئاو پێکاتەکانی ئەکات 11 ئاەت باسی فەزا و گەردون زانی ئەکات 12 ئاەت باسی کشتوکاڵ ئەکات 36 ئاەت باسی زیندەوەرزانی ئەکات 73 ئاەت باسی جوگرافیای گشتی ئەکات 10 ئاەت باسی زانستی مێژووی وەچەکانی مرۆڤ ئەکات 20 ئاەت باسی چین و توێژەکانی زەوی ئەکات 36 ئاەت باسی زانستی گەردون و مێژووی ڕووداوە گەردونیەکان ئەکات 64 ئاەتیش بەگشتی باسی گەورەی زانست و زانایان و بە شوێن زانست ڕۆیشتندا ئەکات. چەندان زانستی تر هەیە کە بەردەوام دەرئەکەوێت و قورئان پێشتر ئاماژەی بۆ کردوون وەک پزیشکی و ئەندازە و ئەندازەی بۆ ماوەی و پاراسایکۆلۆجی و دەروونزانی و خەوپەرژین و چارەسەری نەخۆشی و زانستی ئیحاءات ئەکات. لێکۆڵینەوە لە پێغەمبەر و حەدیسەکانی توێژینەوە لە پێغەمبەر و حەدیسەکانی بە زنجیرێک پرسیار دەست پێ ئەکات وەک ئایا لە مێژوودا کابرایەک هەبووە بە ناوی موحەممەد و باسی پێغەمبەرایەتی کردبێت هەڵوێستی خەڵکی چی بوو لەی ئەو هەموو فەرمودانەی لەی جێماوە چین و باز لە چی ئەکەن ئەوانە قسەی مرۆڤێکی سادەن یان هی مرۆڤێکی عەبقەرین یان هی کەسێکی گەورەی و حتمەن ئەو کەسە ئەبێ پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم. هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئامانەتەوە چەندین فەرمودەی سەرسوڕهێنەریان لە پێغەمبەرەوە بۆ گواستوینێتەوە کە پێ ناچێت خۆیان زۆر لێی حاڵی بووبن بەڵام لەبەر ئەوەی بەدینیان زانیوە بێ زیاد و کەم گواستویانەتەوە بۆمان کە ئەگەر ئەو فەرمودانە بەڵگە بن بۆ شتێک بەڵگەن بۆ ئەوەی کە حتمەن پێغەمبەر بەنیگای خوا ئەو قسانەی کردووە بۆ نمونە لەم فەرمودانە ورد ببینەوە. تەبەڕانی لە ئەبوو هورەیرەوە ڕیوایەت ئەکات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی قیامەت نایەت تا ڕۆژگارێک نێتە پێشەوە کە کانزایەکی زۆر دەرئەکەون و ئەکەونە ژێر دەستی خەڵکانێکی هەرچی و پەرچی. ئایا سەحابە ئەیان زانی ئەمە ئاماژەیە بۆ سامانە نەوتی و کانزاییەکان کە ئەکەونە دەست خەڵکی هەرچی و پەرچی؟ حاکم و ئەحمەد و ئیبن عومەرەوە ڕیوایەت ئەکەن
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ماوەیەکی تر لە کۆتایی ئومەتی مندا کەسانێک هەڵ ئەکەون کە سواری زین ئەبن کە لە کورتانی گەورەی وڵاغ ئەچێت لە بەردەم دەرگای مزگەوتەکاندا لەیدا ئەبەزن ئایا سەحابە زانیویانە ئەوە مەبەستپەی ئەوەیە خەڵک بە سیارەی گەورە و مۆدێل بەرز ئەچن بۆ مزگەوت یان کە ئیمامی ئەحمەد و ترمذی لە ئەبوو سەعیدی خوضریەوە ڕیوایەت ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو بەو کەسەی گیانی منی لەدەستدایە قیامەت نایەت تا ڕۆژێک نێت کە ئاژەڵ قسە لەگەڵ مرۆڤەکاندا ئەکات و کلچی قامچی و قەیتانی قۆنەرە پیاوان ئەدوێن و هەواڵی ئەوەی ئەدەنێ کە ماڵ و مناڵی لە ماڵەوە خەریکی چی ئەبن سەحابە کوا عەقڵیان بۆ ئەوە ڕۆیشتووە کە ئەوە مەبەست پەیداهێنانی مۆبایل و کەرستەکانی تری سیخوڕیە یان کە تەبەڕانی لە عەبدوڕەحمانی ئەنساریەوە ڕیوایەتی کردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی یەکێک لە نیشانەکانی نزیکبوونەوەی قیامەت ئەوەیە خوێنەر زۆر ئەبێت شارەزا و کارناس کە ئەبنەوە کاربەدەست زۆر ئەبن خەڵکی دەستپاک ئەبنەوە سەحابە کامیان نەزەری بۆ ئەو واقیعە ڕۆیشتووە کە سەردەمێک دێت و نزیکیشە کە کاتێک کە تێیدا لەگەڵ ئەوە وەزیر و گەزیر زۆر دەبن و نەفامی پەرە دەستێنێت یان بڕوانە پێغەمبەر دەیان پێشبینی تری کردووە و سەحابەش بە حاڵی نەبوو بن لێشی و تێنەگەیشت بن بەڵام بە ئامانەتەوە هەمویان گەیاندووە و هەواڵی تەویلکردن و تەحریفکردنیان نەداوە تیایاندا و لەگەڵ عەقڵی خۆیانە و سەردەمی خۆیاندا بیگونجێنن بۆ نمونە سەیری ئەم حەدیسانە بکە ئەحمەد و حاکەم و بوخاری لە ئیبن مەسعودەوە ڕیوایەت ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی کە ئاماژەیە بۆ پەرسەندنی بازرگانی بەڕادەیەک ئافرەتانیش دەست پێ ئەکەن و بێڕەحمی لە ناو خەڵکدا زۆر ئەبێت و پەیوەندی کۆمەڵایەتی کەس ئەبێت حاکەم لە مستەدریک ڕیوایەت ئەکات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئاماژە بۆ ئەوەی ناو ناوەڕۆکی شتەکانی لە یەکتری جیا ئەکرێنەوە دنیایەکی عەبەسی دێتە پێشەوە بوخاری و مسلم ڕیوایەت ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بۆ ئەوەی کە لە شفرۆشی و زینا پەرە دەستێنێت و زانست کز ئەبێت و مرۆڤایەتی لە قوڕ ئەنیشن ئەبوو داود و حاکەم لە ئەبوو هورەیرەوە ڕیوایەت ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەم فەرموودەیە ئاماژەیە بۆ ئەوەی سوو خواردن پەرە ئەسێنێت و بەڕادەیەک ئەوەشی نەیخوات تۆزی ئەو گوناهەی بەسەرەوە ئەنیشێت لەمانەوە بۆمان دەرئەکەوێت کە نە قورئان و نە حەدیث دەقی ساکار و سادەنین کە بە هەموو کەس بوترێن ئاستی بەرزی قورئان لە ئاراستەکردنی و پێشبینیەکان و ئاستی بەرزی حەدیث لە پەروەردەکردن و پێشبینیەکانی وا ئەکەن کە لە مرۆڤەکە دان بەوە دان بنێن کە قورئان ئەبێ هی خوا بێت و ئەم محەممەدەش حتمەن ئەبێ پێغەمبەر بێت و ئەو خوایە ئەو هەموو شتەی فێر کرد بێت بەڵگەی عەقڵیەکانیش بریتین لە دوو شتی سەرەکی ئایەت و بەڵگەکانی گەردوون ئایەت و بەڵگەکانی گەردوون ینی بەڵگەکانی ئەم گەردوونە فراوانە بە هەموو جیهانیەکانەوە جیهانی مرۆڤەکان جیهانی پەریەکان جیهانی فریشتەکان جیهانی زیندەوەران جیهانی دەریاکان جیهانی فیزیکی جیهانی ئەسیری و ئەبێ چێ خوڵقێنەریان بێت مرۆڤ یان کەسێکی تر خوا یان سروشت و ڕێکەوت و ئەو شتانە خوای گەورە عەقڵی مرۆڤ زۆر هان ئەدات بۆ ئەوەی بیر بکاتەوە لە دەرونی هاودەمی خۆی یان لە گەردوونی چواردەوری خۆی چونکە حتمەن ئەو بیرکردنەوانە دەستی ئەگرن بۆ ئەوەی بڕوا بە خۆڵقێنەرێکی دانایی بەتوانا بهێنێت خوای گەورە ئەفەرمێ ئەوەلەم یەڕە الذین کەفەڕوا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون واتە ئەوە کافرەکان بۆ سەیری ئەوە ناکەن کە کاتی خۆی ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون و ئێمە لە یەکمان جیاکردنەوە و تەقاندمانەوە پاشان لە ئاو هەموو شتێکی زیندومان دروست کرد ئەرێ هەر بڕوا ناهێنن وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون واتە لە ناخی زەویدا بەڵگە زۆر هەیە بۆ ئەوانەی دڵیان لە دەسەڵات و گەورەی خوای گەورە لە ناو ناخی دەرونی خۆشاندا هەمان بەڵگە و نیشانە هەیە
ئەرێ بۆ ورد نابنەوە و ناڕوانن. سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكف بربك أنه على كل شيء شهيد. لە داهاتوویەکی زۆر نزیکدا بەڵگەکانی خۆمانیان لە گەردوون و لە دەرونی خۆیاندا پێنیشان ئەدەین تا بۆیان دەرکەوێت ئەم قورئانە حەق و ڕاستە. باشە پەروەردگاری تۆ خاوەنی تۆ بەس نییە بڕیاری وا بدات کە شایەتە بەسەر هەموو شتێکەوە. هەروەها خوای گەورە ئاوی چاوی سوێر کردووە و ئاوی گوێچکەی بۆ نمونە تاڵ کردووە کە ئەگەر پێچەوانە بووە مرۆڤ هەر زوو چاویش و گوێچکەشی لەدەست ئەدا. ئەو سوێریەی چاو ڕۆڵی زۆری هەیە بۆ پاککردنەوەی چاو. ناوەندێکە میکرۆب تێیدا گەشە ناکات، هەر تەنێکی نامۆی تێبچێ، مێشولە، تۆس، خۆڵ، وردەدار خێرا بەهۆی ئەو سوێریەوە لەت و پەت ئەکرێ و لافاوی ئاوە سوێرەکە بەرەو دەرەوەی ئەبات کە ئەگەر وانە بوایە چاوی زۆری نەئەبرد کز ئەبوو پاشان کوێر و عیبدار ئەبوو. چاو برۆ نهێنی جوانیە لە مرۆڤدا. شاعیران و گۆرانی بێژان هەر بە چاو برۆدا بەیت هەڵئەدەن. ئافرەتانیش ئەوەندەی خەریکی چاو و برۆیان ئەبن خەریکی شوێنێکی تریان نابن. بەکارهێنانی مەسکارە بۆ بەرژانگ و هەڵگرتنی برۆ و بەرزکردنەوە و باریککردن و پانکردن و ئەو جۆرە شتانە بریتێ لە ئەو سەرقاڵیەی کە زۆرێک لە ئافرەتانی پێوە جیرۆ دەبووە. ئەی زمان و لێوەکان نکوڵی لەوە ناکرێت زمان وەک پارچە گۆشتێک چەندان ڕۆڵی گەورە ئەبینێ لە ڕووی ئەرکە بایلۆجیەکانەوە. بەڵام لە هەموو گرنگتر ئەوەیە ئەم زمانە ڕۆڵ لە قسەکردندا ئەبینێ نهێنی هێزی کەسایەتی مرۆڤ لە زمانیدایە. مناڵێک زمانزان بێت کەسایەتی بەهێزتر و خۆشەویسترە لە مناڵەکەی هاوڕای. بە پێچەوانەشەوە مناڵێک زمانی نەبێ کەسایەتیشی نییە و ناتوانێت کەسایەتی بۆ خۆی دروست بکات یان حەز و ئاواتەکانی دەرببڕێ. هەروەها ناتوانێت بەشداری ژیان بکات وەک خەڵکی تر. گۆشەگیر ئەبێ کاریگەری نابێ لەسەر کەس و لەسەر هیچ لایەک و لەسەر هیچ لی بەرپرسی چیت ئەوێ تەنیا داوای زمانەکات. ئەگەر بەرامبەر شتێکیشەوە پێی بدرێ ئامادەیە چی هەیە بیدات بۆ ئەوەی زمانی دەست بکەوێ. تەنانەت چاوی ئەدات بۆ ئەوەی پڕ بە حەزی خۆی قسە بکات. لێوەکانیش بە هەمان شێوە مایەی جوانی دەم و چاون کەسایەتی مرۆڤیان تێدا تۆمار کراوە. لێوی باریک نیشانەیە بۆ کزی لایەنی جنسی ئەو مرۆڤە. لێوی گەورە و قەڵە و بە پێچەوانەوەیە لێو ڕۆڵی گرنگی هەیە لە قسەکردن و قسە خۆشیدا. شوێنی لەزەت بردنە و سەدان خانەی هەستیاری تێدایە. ئەمە بە کورتی بە ڕووکەشی خۆ ئەگەر دوای ئەم ئاماژە قورئانیە بکەون و بزانی هۆی چییە خوای گەورە سەرنجی مرۆڤ بۆ چاو لێوی زمان ڕادەچێشێ. بڕۆیت لە زانایان بپرسی ئەم بەڵگە دەرونیە چییە؟ سەر سوڕ ئەمێنێ لە گەورەی و دەست ڕەنگینی خوای گەورە دانایی و وردەکاری ئەو خوڵقێنەرە بۆ ئەم خوڵقاوە. زانستی تازە ئەڵێ لە زماندا 9,000 دەمیلەی چەشتن هەیە بۆ چێشکردنەوەی تاڵ لە سوێر و سوێر لە شیرن. لە یەک چاودا 140 ملیۆن وردە ئاوێنەی هەستیاری هەیە بۆ تیشک کە ئەوە لەناو پەردەیەکدایە. لەو دە پەردەی تۆڕی چاوی داپۆشیوە کە بە هەر دە پەردەکەیەوە ئەستوریەکەی دەگاتە 40 ملیم. لە چاوەوە 9 ملیۆن دەماری لیمفاوی هەیە کە وێنە بە شێوەیەکی ڕەنگاو ڕەنگ ئەگوازێتەوە. زانایان هاتوون زمانیان هەڵدڕیوە بۆ لێکۆڵینەوە لەی بۆیان دەرکەوتووە پێشی زمان جۆرە دەمارێک و پاشەوەی بە جۆرە دەمارێکی تر بەلەشەوە بەستراوەتەوە. هەندێکیان جوڵەی دەموچاو ئەی جوڵێنێ و هەندێکیان لێک ڕژێنەکان و هەندێک پەیوەندی بە مۆخ یەکسانە دەماغەوە. باسێکی زۆر و وردی دەمار هەست و چەشتن ئەکەن لە زماندا کە ئێمە بە گونجاوی نازانین لەم کتێبەدا بیگوازینەوە لە مەبەستی کتێبەکە لا بدەین. چۆنیەتی چوونە ناو دین لاپەڕە 61 گەنجی وا هەیە دین لای بەڕێزە عیبادەتیش ئەکات بەڵام وەک چۆن عەقیدەکەی ئاڵاوە لە هەندێک خوڕافە هەروەش عیبادەتەکانی ئاڵاون لە هەندێک بیدعا. بۆیە پێویستە هەم عەقیدەتەکەی لە خوڕافە ڕزگار بکات و هەم عیبادەتەکانیشی لە بیدعا ڕزگار بکات. هەندێک گەنجیش هەیە عیبادەتکردنی لا پێویست نییە و کۆڵیشی هەڵنەگرتووە پێیانەوە و گومان ئەبات کە ئەکرێ پیاوێکی ئیمانداریش بێت و عیبادەتیش نەکات و بەڵگەشی قسەیەکی باوی ناو خەڵکە کە ئەڵێن دڵ شەرتە.
لە ڕاستیدا ئەوە قەناعەتێکە و لەناو هەندێک کەس و گەنجدا هەیە، بەڵام ئێمە بۆ سەلماندنی ئەوەی کە ئەو قەناعەتە نەک هەڵەیە بەڵکو هەڵەیەکی کوشندەشە و گەنج بەرەو بێدینی و ڕەنجەڕۆیی ئەبات، تەنیا یەک نمونە دەهێنینەوە و بە ئومێدی ئەوەی پاش ئەم نمونەیە گەنجان بۆ ڕاستکردنەوەی عیبادەتەکانیان هانا بۆ مامۆستایەگیان کتێبێک بەرن کە ئەو ئامانجیان بۆ بەدی بێنێت. مامۆستای کۆچکردو عەلی تەنتاوی ئەفەرمێت قسەکانی بەمانا وەرگیراوە نەک بەدەق، هەموو ڕێکخراوێک بەسوود بێت یان زیان بەخش بێت، هەموو حزبێک چاک بێت یان خراپ بێت، کۆمەڵێک بنەمای فکری هەیە کە مەبەست و ئامانجەکانی دیاری ئەکات و وەک دەستورێک وایە بۆ ئەندامەکان و ئاراستەیان ئەکات، جا هەر کەسێک بیەوێت ببێتە ئەندام لێچێک لەو ڕێکخراوانەدا سەرەتا بەرنامە و پێڕەوەکەی ئەو حزبە ئەخوێنێتەوە. جا ئەگەر بەو بنەما و بەرنامەیە ڕازی بوو عەقڵی وەری گرت و گومانی نەما ئەوە داوا ئەکات وەک ئەندام قبوڵی بکەن و ئەمیش وعدی ئەوە ئەدات کە پابەند بێت بە پێڕەو پرۆگرامی حزبەکەوە بە ئەرکەکانی هەڵبستێت کە ئەو پێڕەوی دیاری کردووە، کەواتە بە ئەندامبوون یانی یەک شارەزابوون و ئاگاداربوون لە بنەماکانی فکری ئەو حزبەدا، دوو بڕوابوون بەو بنەمایانە، سێ پابەندبوون بەو پێڕەوە، چوار هەڵسوکەوت بە شێوەیە کە بگونجێ لەگەڵ ئەو بەرنامە و پێڕەوەدا بە پێچەوانەشەوە ئەگەر کەسێک بە گومان و ڕەخنەوە بۆ ئەو بنەمایانە بڕوانێت یان ڕەخنەیان لێ بگرێت یان بە ئەرکەکانی خۆی هەڵنەسێت یان هەڵس و کەوتی ڕۆژانەی هەموو پێچەوانەی ئەو پێڕۆ پرۆگرامە بێت کە ئەو حەزبە هەیەی و ئەم لە ناویدایە، ئەوە هەڵەی گەورەیە کە ئەو کەسە بە ئەندامی ئەو حەزبە بناسرێت و یەکسان بکرێت لە مافەکاندا بەو کەسانی کە بەدڵسۆزیەوە لە ناو ئەو حەزبەدا کار دەکەن و بۆ سەرخستنی بەردەوام تێدەکۆشن. بۆ ئیسلامیش هەروایە، کەسێک بیەوێت بچێتە نێو ئیسلام پێویستە یەکەم لە بنەما فکری و عەقڵیەکانی ئیسلامدا خۆی شارەزا بکات و هیچ گومانێ لە خۆیدا نەهێڵێت سەبارەت بە ڕاستی و چاچی ئەو بنەمایانە. دووەم، بڕوا بەو بنەمایانە بکات و قبوڵیان بکات و بیان سەلمێنێت و دڵیان بداتێ. سێم، کار بە ئەو ئەرکانە بکات کە ئەو بەرنامەیە خستوویەتی سەرشانی. چوارەم، لەو شتانەش دوور بکەوێتەوە کە دڵکرمنی دەکەن لە خوا و پێغەمبەرەکەی و پەیامەکەی. جا هەر کەسێک داوای کرد ببێتە ئەندام لە ناو ئاینی ئیسلامدا وەک ئەندام قبول بکرێت، ئەوە داوای لێ دەکرێت کە یەک و دوو بڕوا بەم بنەما فکریانە بهێنێت و قبولیان بکات بە دڵ و بەدەم. سەرچاوی وەرگرتنی عەقیدە هەموو زانایان پێشین ڕەحمەتی خوایان لێبێت یەکڕان لەسەر ئەوەی کە سەرچاوەکانی هیدایەت بریتین لە قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەر و ئەو پرسانەی کە پێشینیە سەرڕاست و ساڵحەکانی ئەم ئومەتە لەسەر یەکڕان. لەبەر ئەمەیە کە هەر قسە و کردارێک پەیوەندی بە دڵەوە یان بە زمان و بە ئەندامەکانی ترەوە هەبێت بەم سێ تەرازوە ئەکێشرێت. هەرچی ڕێک بوو لەگەڵ یاندا ئەوە ئەیسەلمێن و هەرچیش پێچەوانە بوو لەگەڵ یاندا ئەوە ڕەتی دەکەنەوە و حیسمەت تەنها بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیار ئەدەن و بەتەنیا هەر ئەوە هەموو قسەیەکی قبوڵە و مناقەشە ناکرێت و غەیری ئەو ئەکرێ حەق بڵێت و ئەشکرێ ناحەقی بڵێ دیان بکات. ئیمان بە قورئانی پیرۆز بڕوامان وایە کە قورئانی پیرۆز قسە و وتەی خوایە لە خواوە هاتووە و بۆ لای خواش ئەگەڕێتەوە. بڕوامان وایە وەک ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە، خوا قسە ئەکات و ئادەمی بانگ کردووە، قسەی لەگەڵ موسادا کردووە. ئەم قورئانە موعجیزەی گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و پارێزراوە تاکە وشەیەک چییە لی نەفەوتاوە. ئەمە ئەو قورئانەیە کە لەوح المەحفوظدا هەیە و دابەزیوەتە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەل هو قورئان مەجید فی لەوح محفوظ. ئیمان بەبینینی خوا بڕوامان وایە کە کەس لە دنیادا ناتوانێت خوا ببینێت، چونکە مرۆڤ تواناکانی سنووردارە لە دنیادا 5 هەستەکەی عەقڵی خەیاڵی، بەڵام لە ئاخیرەتدا تواناکانی سنووریان فراوان ئەکرێت. خوای گەورە ئەفەرمێت ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد. بەڵام هەموو ئەهلی سونەت لەسەر ئەوەن کە ئیمانداران بە چاوی سەر لە بەهەشدا خوای گەورە دەبینن، وەک دەفەرمێت وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. هەروەها لە فەرمودەیەکی حەسەنیشدا هاتووە کە بڕواداران وەک چۆن بۆ مانگ
دەڕوان و دەیبینن هەرواش خوای پەروەردیگار لە بەهەشدا ئەبینن. ئیمان بە ڕۆژی ئاخیرەت بڕوامان بە هەموو ئەو قۆناغ و ڕووداوانە هەیە کە لە پاش مردنی ئینسانەوە ڕوو ئەدەن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە درێژی باسی کردوون. ئیمانمان هەیە بە تاقیکردنەوە و پرسیاری ناو قەبر بە سزا و ئازار یان بەخۆشی ناو قەبر بە نیشانەکانی قیامەت و هاتنی چی گەورە و نزیکەکانیان چی بچووک و دوورەکانیان. بڕوامان هەیە بە زیندووبوونەوە و بڵاوبوونەوە و کۆبوونەوەی حەشر و تەرازوی خێر و شەڕ و کارنامە و لێپرسینەوە و پردی سیرات و بەهەشت و جەهەنەم و هەروەها بڕوامان بە شەفاعەتی گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە بۆ هەموو خەڵک یان بۆ پێغەمبەرانی تر. هەروەها بڕوامان بە شەفاعەتی پێغەمبەران هەیە هەروەک بڕوامان هەیە بە شەفاعەتی شەهیدان و پیاوچاکان و قبولبوونی لای خوا. ئیمان بە قەدەر و قەزا بە کورتی دید و بۆچوونی ئیسلام لە قەزا و قەدەردا ئەوەیە کە یەکەم خۆی گەورە ئیشی خۆی ئەکات و عەبدیش ئیشی خۆی ئەکات کە خوا ئاگای لە هەموو هەیە. واجبی عەبد ئەوەیە کە چی بکات و چی نەکات، کاری خواش ئەوەیە کە چی ئەبێت و چی نابێت. عەبد بۆی نییە دەخالت لە ئیشی خوادا بکات و هەروەها ڕژ نەسپێراوە کە بوەستێت تا بزانێت خوای پەروەردیگار چی ئەکات و چی ناکات، بەڵکو ئەبێت بە دوای کاری خۆیدا بڕوات و بزانێت تەعاملی خوای پەروەردیگار بەپێی تەعاملی ئەمە لەگەڵ شەرعی خوایە. هەر بۆیە موسڵمانان فێر ئەکات دوعا بکەن تا ئەو قەدەرانەی خۆیان پێیان خۆشە و ئەیانەوێت بۆیان بێتە دی، چونکە ئەگەر ئەو دوعایانە لەگەڵیان نەبێت خوا فێری عەبدی ناکات یان نایەڵێ عەبد بیان کات، چونکە ئەگەر وانە بێت ئەوە عەبەسیەتە و خوش دوورە لەو گاڵتە بە عەبدی خۆی بکات. بەڵێ دوعا بکە و کەچی ئەو دوعانە هیچ لە مەسەلەکانیش ناگۆڕێ. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. ئەوەی بەدوای خێر و هیدایەتدا بگەڕێت، قورئان و حەدیث بە ئاماژە و بە ڕاشکاوانش دەریان بڕیوە کە خوا هیدایەتی ئەدات و تووشی خێریشی ئەکات. ئیبن عەباس ئەفەرموێت یەکەم شت کە خوای گەورە دروستی کرد بریتی بوو لە قەڵەم، لە پیتەکانی هیجا دروستی کرد، پێش ئەلیف و لام وێنەی قەڵەمێکی دروست کرد لە ڕووناچی و پێی وترا لەسەر لەوح المەحفوظ بنووسە. وتی پەروەردیگار چی بنووسم؟ فەرمووی ئەوەی ئەبێ ببێت تا ئەگاتە ڕۆژی قیامەت کە خوای گەورەش خوڵقاوەکانی خوڵقان بۆ هەموو خوڵقاوێک چەند پاسەوانی دانا تا کردەوەکانیان تۆمار بکەن و بیان پارێزن کە قیامەتیش دێت. ئەو کردەوانیان پێشین ئەدرێت و پێیان ئەوترێت ئەمە نامەی ئێمەیە بە دروستی و ڕاستی، قسەتان لەگەڵ ئەکات، ئێمە ڕوونوز لە هەموو کارێکی ئێوە ئەگرین کە ئەو دوو نامەیە بەراورد ئەکرێن بە یەکتری هەردووچیان وەگیەکن. ئەهلی سونەت حاڵەتێکی مام ناوەندن لە نێوان جەبریەکان و قەدەریەکاندا. جەبریەکان کە نکۆڵی لەویست و ئیرادە و کاری عەبد ئەکەن و واگومان ئەبەن ئەگەر ئیرادە و کار بۆ عەبد بسەلمێنن ئەوە وەک ئەوە وایە بیسەلمێنن دوو خوڵقێنەر هەیە، عەبد و خوا. و قەدەریەکانیش نکۆڵی لە دەخالەت و ئیرادەی خوا ئەکەن لە کاری عەبددا و واگومان ئەبەن کە ئەگەر دەخالەت و ئیرادەی خوا بۆ کاری عەبد بسەلمێنن ئەوە زوڵم و ستەمیان داوەتە پاڵ خوا و نابێ خوا دەخالەتی هەبێت لە کاری عەبددا، چونکە عەبد ئازاد و خاوەن ئیختیارە. بەڵام ڕاست ئەوەیە کە خوای گەورە چۆن ئیرادە و کاری سربەخۆی بۆ خۆی سەلماندووە، هەروەش ئیرادەی سربەخۆ و کاری سربەخۆی داوەتە پاڵ عەبدەکانی و کردوونی بە خاوەنی ئیرادە و کارەکانی خۆیان. وەک ئەفەرمێت لمن أراد أن يتم الرضاعة والله خلقكم وما تعملون. و هەروەها لەم ئاەتانەوە دەرئەکەوێت کە مرۆڤ خۆی کارەکان ئەکات و خۆی خاوەنیەتی،
مرۆڤ خاوەنی ئیرادەی خۆیەتی و خۆی بەکاریەهێنێت، بەڵام ئەوەندە هەیە ئیرادەی خوا و کاری خوا ڕاناوەستێ لەسەر ئیزنی عەبدەکانی، بەڵام ئیرادە و کاری عەبد ڕاوەستاوە لەسەر ئیزنی خوا، وەک ئەفەرمێ من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن نريد ثم جعلنا له جهنم يصلاها مذموما مدحورا. ئەمەیانی ئەوە خوا پێویستی بە ئیزنی عەبد نییە بۆ کارێک بیکات، یان کەس ناتوانێت کارێک و بڕیارێکی خوا پەک بخات، بەڵام عەبد پێویستی بە ئیزنی خوا هەیە بۆ کارێک و خوا ئەتوانێت کاری عەبد پەک بخات ئەگەر ویستی، وەک ئەفەرمێ والله يحكم لا معقب لحكمه وهو سريع الحساب. خوا بڕیار ئەدات و حکم ئەکات، کەس ناتوانێت پەرز لە بەردەم حکمی خوادا دابنێ، هەروەها عەبد پێویستی بە هاوکاری و پشتیوانی خوا هەیە تا سەرکەوتوو بێت لە کارەکانیدا و دوور بێت لە بەڵاو و ناخۆشی و نەخۆشی، بەڵام خوا پێویستی بە عەبد نییە و بێمنەتە لە عەبدەکانی، وەک خوای گەورە ئەفەرمێ قل لا أملك لنفسي نفعا ولا ضرا إلا ما شاء الله ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء إن أنا إلا نذير وبشير لقوم يؤمنون. بڵێ من بۆ خۆیشم ناتوانم هیچ زۆرە سوودێک یان زیانێک دەستەبەر بکەم ئەگەر خوا نەیەوێت ئەوە ببێت، خۆ ئەگەر نادیارم بزانیایە ئەوە ئیشی چاچی زۆرم ئەکرد و هیچ ناڕەحەتیەکم بەسەردانە ئاهات، من هیچ نیم ئەوەندە نەبێت کە ترسێنەر و مژدەدەرم بۆ گەلێک کە بڕوا بهێنن، کەواتە نکۆڵی کردن لە ویستی ڕاستەقینە و کاری ڕاستەقینەی عەبد ستەمدانە پاڵخوای تێدایە سوبحانەهو وتەعالە، نکۆڵی کردنیش لە ویستی ڕاستەقینەی خوا و کاری ڕاستەقینەی خوا و دەخالەتی لە ویست و کاری عەبددا نەتوانین و دەستە و سانیدانە پاڵخوای تێدایە سوبحانەهو وتەعالە، هەردوو بارەکەش هەڵەیە و بیرۆکەی ئیزن چارەسەری هەموو ئەو ئیشکالانە ئەکات لەم مەسەلەی قەزا و قەدەرەدا، وەک لە پێشەوە ڕوونمان کردەوە. سوپاس بۆ خوا. مەسەلەکانی ئیمان. دیدی ئیسلام بۆ ئیمان ئەوەیە کە ئیمان بریتیە لە وتە و کردار، قەول و عەمەل، زیاد ئەکات و کەمیش ئەکات، تەنیا شایەتیدان بەدەم یان بەدڵ بەز نییە و ئەبێ کاریش بەو شایەتمانە بکرێت. دوو، ئیمان زیاد ئەکات و کەم ئەکات، عیبادەت و کاری باش زیاد ئەکات و بە گوناه و کردەوەی باش کەم ئەکات. سێ، ئیمان لەناو ناچێت ئەگەر ئەسڵەکانی بمێنێت، بۆیە ئەهلی سونەت هیچ کەس لە هەموو ئەوانەی ئەهلی قیبلن کافر ناکەن لە بەرگوناهکردن کاتێک نەبێت ئەو گوناهە ئەسڵی ئیمانەکەی لەناو ببات. ڕاستە گوناه و تاوان هەندێ لە لق و پۆپی ئیمان لەناو ئەبات و ئیمانەکەی کز و لاواز ئەکات، بەڵام لە ناوی ئەبات بە تەواوی ئیمانی ژوەک ئینسان وایە، ئەگەر دەستێک یان قاچێکی یان چاوێکی نەبێت یان زیاتر هەر ئینسانە، بەڵام ئینسانێکی نەقوسانە، کەچی ئەگەر دڵی نەبێت یان سەری لێ بکەیتەوە ئەوە ئەمرێت و نامێنێت. بۆیە ئەهلی سونەت دەربارەی مسلمانی گوناهبار ئەڵێن هو مؤمن بإيمانه وفاسق بكبيرته. ئوسوڵی ئیمان بریتیە لە ئیمان بەخوا، بە پێغەمبەرانی خوا، بە فریشتەکانی خوا، بە کتێبەکانی خوا، بە ڕۆژی دوایی، بە قەزا و قەدەر، خێر و شەڕش لە دەستدانی ئیمان بە یەکێک لەمانە لە دەستدانی هەموو ئیمانە، واتە کەسێک بڕوای بە یەکێک لە پێغەمبەران نەبێت ئەوە بڕوای بە هەموو پێغەمبەران نییە و ئەسڵی ئیمانەکەی لە دەست ئەدات. و هەروەها ئیمانیش سێ پلەی هەیە: ئیمانی سابقین، ئیمانی مقتەسیدین، ئیمانی گونەهباران ظالم لنفسی. سابقین ئەوانن کە زیاد لە ئەرکەکان ئەنجام ئەدەن، مقتەسیدین ئەوانن کە هەموو ئەو ئەرکانە ئەنجام ئەدەن کە لە سەریانە و بە فەوتاندنی فەرزێک یان بەکردنی حرامێک قەرزاری خوانە بوون. گونەهبار ئەوانە کە کەم تەرخەمی ئەکەن لە واجیباتدا، واجیبەکان بریتین لە هەموو ئەو فەرمان و ڕێگریانەی کە شەرع دیاری کردوون لە قورئانی پیرۆزدایان لە سونەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. کوفر و شرک و نیفاق و بیدعی گەورە کە خاوەنەکەی کافر ئەکات و ئەیخاتە جەهەنەمەوە و لە بەهەشت بێبەشی ئەکات. کوفر و شرک و نیفاق و بیدعە
بچووک کە خاوەنەکەی گوناهبار ئەکات و وەک یەکەم نییە، بەڵام ئەبێت موسڵمان تا ئەتوانێت خۆی لێیان بە دوور بگرێت و وازیان لێبێنێت، چونکە بەرەو کوفر و شرک و نیفاق بیدعەی گەورەی هەندێک لە زانایانی ئەهلی سونە و جەماعەت ئەم جۆرە دووەمیان ناو ئەنێن کوفر، شرک، نیفاق، بیدعەی عەمەلی، و یەکەمیان ناو ئەنێن کوفر، شرک، نیفاقی بیدعەی عەقیدەیی. هەروەها زانای تر وەک ئیبن تەیمیە بۆ نمونە دووەمیان ناو ئەنێ لەفزی لە جیاتی عەمەلی. ئەهلی سونەت و جەماعەت هەموو یارانی پێغەمبەریان خۆش ئەوێت و پشتیان ئەگرن، هەروەک چۆن خێزانەکانی پێغەمبەر و ئالوبەیتیان خۆش دەوێت و پشتیان ئەگرن، بەڵام عسمەت ناسەلمێنن بۆ هیچ کامیان تەنیا پێغەمبەران نەبێت. ئەهلی سونەت و جەماعەت هەموو یارانیان خۆش ئەوێت و زیادەڕەوی ناکەن لە خۆشەویستنی هیچ کامیاندا، لە کەسیشیان خۆیان تەبەڕا ناکەن، بەچاکەن نەبێت باسییان ناکەن. ئەهلی سونەت و جەماعەت بڕوایان وایە کە خۆشەویستی یاران لە نیشانەکانی دین ئیمان ئیحسانە. ئەهلی سونەت ئیمانیان وایە کە بەدەقی قورئان سەحابە هەموو خەڵکی بەهەشتن، چه ئەوانەی پێش فەتحی مەکە موسڵمان بوون و چه ئەوانەشیان پاش فەتحی مەکە موسڵمان بوون، چونکە خوای گەورە ئەفەرمێت إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون. دەی خوای گەورە ئەم پەیمانە باشەی داوە بە سەحابە، وەک ئەفەرمێت لا يستوي منكم من أنفق من قبل الفتح وقاتل أولئك أعظم درجة من الذين أنفقوا من بعد وقاتلوا وكلا وعد الله الحسنى. ئەهلی سونەت و جەماعەت بڕوایان بە فریشتەکانی خوا هەیە، ئەزانن هەریەکەیان ئەرکێکی پێسپێردراوە و بۆ کارێک تەرخان کراوە. ئەهلی سونەت و بڕوایان وایە کە هەر کەس لە شەرعی یاخی ببێت یان لە ئیمامی شەرعی موسڵمانان ئەوە ئەکوژرێت، با شایەتومانیش بهێنێت و هەندێک دروشمی ئیسلامیشی هەڵگرت بێت. ئەهلی سونەت لەسەر ئەوەش ڕێکەوتون لە پێناوی سەرخستنی شیعارەکانی ئیسلامدا جیهاد ئەکەن لە خزمەت سەرۆک و کاربەدەستەکانیاندا، با هەندێ گوناه و زوڵمیشیان هەبێت بەمەرجێک نەگاتە پلەی کوفری گەورە و ئاشکرا. زانایانیش بە درێژی باسی ئیمان و ئیسلام مؤمنین مسلیم یان کردووە، کەواتە ئیمان لە ئیسلام زیادە بێتەوە و بەو شێوەیە مؤمن لە مسلیم زیادە بێتەوە. ئاەتەکەی حجوراتیش قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا. زانان وامانەی دەکەن کە خوای پەروەردگار ئیسلامەتیان بۆ ئەسەلمێنێت، بەڵام ئیماندارەتیان بۆ ناسەلمێنێت، هەرچەندە مژدەی ئەوەیان ئەداتێ کە ئەگەر لەسەر ئیسلامەتی بەردەوام بن ئەوە ئیمانداریەتیشیان بۆ دروست ئەبێت، چونکە لیما لە زمانی عەرەبیدا پێی ئەگوترێت حرف، جزم و وەنەفی وەقەلب، واتە فعلەکە مەجزوم ئەکات، ماناکەی نەفی ئەکات، نەفی ڕابردوو ئەکات، ئیسپاتی داهاتوو ئەکات. خوای پەروەردگار ئەفەرمێت لەمما یەذوقوا عەذاب، واتە تا ئەم کاتە سزایان نەچێشتووە بەڵام لە داهاتوودا ئەیچێژن، یان ئەفەرمێت وەلەمما یەعلەم الله الذین جاهدوا منکم، یانی لە داهاتوودا دەرئەکەون، وەلەمما یەئتیکم مەثل الذین خەلەو من قەبلکم، لە داهاتوودا دێت بەسەرتاندا، وەلەمما یەدخل الئیمان فی قلوبکم، واتە لە داهاتوودا ئیمانتان بۆ دروست ئەبێت ئەگەر لەسەر ئیسلامەتی و عیبادەتکردندا بەردەوام بن. بۆیە ئیمان ئەکرێ بە سێ قۆناغەوە، قۆناغی ئەسلی ئیمان کە نەواقض الئیمان زیانی پێدەگەیەنێت، قۆناغی ئیمانی کامڵی واجب کە بائیر زیانی پێ ئەگەیەنێت، قۆناغی ئیمانی کامڵی مستحب کە شعب الئیمانە و بەنەمانی ئەو سونەن و مستحبانە زیانی پێدەکەوێت، یانی گوناهی بچووک زیانی پێدەگەیەنێت. هەندێک لە زانایان دەڵێن ئیمان بەدوو قۆناغ ئەڕوات، بە عەقڵدا و بەدڵدا. قۆناغی یەکەم لە عەقڵدا قەناعەتەکان بە ئیسلام و شەرعی خوا دروست دەبێت کە بریتیە لەوەی ئەم ئیسلامە پەیامێکی ئاسمانیە و بۆ کامەرانکردنی ئەم بەشەرە هاتووە و وەک چۆن سیستەمێکی ورد و جوانی پێیە بۆ عیبادەتکردن و تێرکردنی ڕۆح، هەروەش سیستەمی تێر و تەواوی پێیە بۆ سیاسەت و ئابووری و کۆمەڵایەتی و فێرکردن و پەروەردەکردن و حاڵەتەکانی شەڕ و ئاشتی و لادێ و شار و ژن و پیا و مناڵ.
بەڵام ئەو ئیمان و قەناعەتە هێشتا هەر قەناعەتی فیکری و عەقلیە و دانەبەزیوەتە ناو دڵ و تێکەڵ بە شعور و عاتیفەی ببێت یان وەک فەرموودە ئەفەرمێت لە قورجی نەچۆتە خوارەوە. قۆناغی دووەم ئەو ئیمان و قەناعەتە عەقڵ و فکریە دا ئەبەزێتە ناو دڵ و دەرونی خۆشەویستی و وەلای بۆ دروست دەبێت بەپێی ئەم ئایەتە بێت وەلەمما یەدخل الئیمان فی قلوبکم، بەبەردەوام بوون لەسەر ئیسلامەتی عیبادەت و کاری باش دڵ نور و جازیبەتی بۆ دروست ئەبێت و ئەکەوێتە ئیش و ئەم ئیمانە عەقلیە چێش ئەکات و ئەیخاتە ناو خۆی و ئەو کاتە ئەتوانێت بڵێ داخل الئیمانی فی قەلبی. بۆیە گەیاندنی دین سەرەتا بەوە دەست پێ ئەکات قەناعەت بە عەقڵەکان ئەکات بە ئیسلام و شەریعەتی خوا و فەلسەفەی هاتنی ئەم پەیامە خوداییەی بۆ ڕۆشن ئەکاتەوە، پاشان داوای تەسلیم بوون ئەکات و ئەو کاتە بە عیبادەت و تەسلیم بوونەکە زەمینە بۆ ئیمان و ڕوشد و گەشەکردن و زیادکردنی دروست دەبێت. لە مەسەلەی ئیمامەت و خلافەتیشدا شیعەکان بۆ نمونە لە ئەهلی سونەت و جەماعەت جیابوونەتەوە و ئەوان ئەڵێن ئیمامەت وەک نبووەت وایە و ئەبێ خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم بەنەسیان وەسیە دیاری بکەن و عەلی و 12 مناڵی نەوەی عەلیان دیاری کردووە و هەر ئەبێ خلافەت لە ئەوان بێت. ئەهلی سونەتیش ئەڵێن ئیمامەت لە کاروباری مسلمانان و بە شوڕا بڕێوە ئەبرێت و قورئان و حەدیث و خولەفا و سەحابەکانیش هەروە ئەڵێن. خوای گەورە ئەفەرمێت وەئەمرهم شوڕا بەینەهم وەشاویڕهم فی الئەمر، هەروەها ئەفەرمێ وەئولی الئەمری منکم. ئەمانە بریتی بوون لە بنەما فکریەکانی ئیسلام کە پەیوەندیان زیاتر بە عەقڵ و دڵی مرۆڤەوە هەیە، بەڵام پێویستە کار و کردەوەش بکرێنە هاوڕێ لەگەڵ ئەو قەناعەتانەدا. بۆیە ئەڵێن 3 و 4 بەم ئەرکانە هەستێت و کارێک نەکات کە پێچەوانە بوەستێتەوە لەگەڵ ئەو ئەرکانەدا کە بریتین لە چەند عیبادەتێک کە بەلەقەکانی بیر و باوەڕ ناسراون. ئەویش 5 پایی سەرەکیە. یەکەم شایەتمان بهێنێ و بڵێ ئەشهد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله، واتە من شایەتی ئەدەم کە تەنیا خوای پەروەردگار شایستەی پەرستنە و محەممەدیش پێغەمبەری ئەو پەروەردگارەیە. 2 نوێژ دەست پێ بکات کە بریتیە لە 5 نوێژی فەرز و ئەگەر خۆشی زیاتری ویست بۆ زیاتر تێرکردنی ڕوحی تێنووی ئەوە چەند نوێژێکی تری سونەتیش هەیە ئەتوانێت بیانکات و ئەگەر نەیویست ئەوە ئەرگ نییە لەسەری. 3 کەمانگی ڕەمەزان هات لەگەڵ مسلماناندا ئەویش ئەبێ بە ڕۆژوو ببێت و ئەگەر خۆشی ویستی ئەوە چەند ڕۆژووی تری سونەت هەیە ئەتوانێت بیگرێت و ئەگەر نەیویست ئەوە ئەرگ نییە لەسەری. 4 ئەگەر پارەی زیادی هەبوو لە خەرجی خۆی و ماڵ و مناڵی ئەبێ بڕێشی دیاری کراو لەو ماڵەی بداتە هەژاران بۆ ئەوەی ئەوانیش لە ژیان دوانە کەون و لە خەڵک دانەبڕێن. بڕەکەش هەروەکو لە ئیسلامدا دیاری کراوە کە بۆ ئەو هیچ فشارێک دروست نەکات لەسەر ژیانی خێری تری. زیادەش هەیە ئەگەر ویستی ئەوە ئەیان کات و ئەگەر نەیویست ئەوە ئەرگ نییە لەسەری. 5 ئەگەر لە توانایدا هەبوو ئەوە بەشداری کۆبوونەوەی ساڵانی مسلمانان بکات لە حەجدا، ئەگەر نەشی توانی ئەوە چاوپۆشی لێ دەکرێت و گلەی لێ ناکرێت و جگەل حەجیش عومرە هەیە ئەگەر توانی ئەیکات و ئەگەر نەیتوانی ئەوە ئەرگ نییە لەسەری. جا ئەگەر ئەو کەسە بنەماکانی بیر و باوەڕی ئیسلامی قبول کرد و گومانی تێدا نەما و بەو ئەرکانش هەستاکە دەستورەکە دایناوە لەسەری و ڕەوشتی بەو شێوەیە بوو کە ئیسلام ئەیخواست کە بە کورتی وەک زانایان ئەڵێن سیستەمی ڕەوش لەسەر 3 پایە ڕاوەستاوە. یەکەم جێبەجێکردنی ئەرکەکانی ئیمان و ئەرکەکانی ئیسلام. 2 جێبەجێکردنی ڕەوشتە کۆکراوەکان یەکسانە ئەخلاق جەماعە کە ئەمیش 2 لقی گەورەیە. یەکەمیان بریتیە لە زیندووکردنەوەی زیندوو ڕاگرتنی ڕەوشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دووەمیان بریتیە لە زیندووکردنەوە و زیندوو ڕاگرتنی ڕەوشتی پیاوانی خواناز کە لە قورئاندا بە متەقین ناوبراون. 3 دوورکەوتنەوە لە ئەخلاقی کافران و منافقان و هەڵگرتنی خەمی نەهێڵانی نیشانەکانی نیفاق و کوفر لە دەرەوە و لە ناوەوەی مرۆڤدا. کەواتە ئەگەر کەسێک هەڵبستێت بە جێبەجێکردنی ئەرکەکانی ئیسلام و ئیمان، جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەر و ڕەوشتە کۆکراوەکان کە لە قورئاندا بە زۆری باسییان هاتووە لە پەسەندیەتی ئیمانداران و پێناسەی متەقیندا. 3 دوور بکەویتەوە لە ڕەوشتی کافران و کەسانی دووڕوو لە خەمی نەهێڵانی نیشانەکانی کوفر و دووڕوویدا بێت لە خۆیدا، ئەوە ئەبێت خاوەنی ئیمان و بە کەسێکی ئیماندار ناوزە دەکرێت. موئمینیش ئەو کەسەیە کە پلەی لە خوار محسینەوەیە،
ئەمیش دەرەوە و ناوەوەی هاوشێوەی یەکن هەموو ئەرکە فەرزەکان ئەنجام ئەدات و لە هەموو ئەرکە حرامەکانیش خۆی بەدوور ئەگرێت، بەڵام بۆ سونەتەکان و مەکروهەکان وانییە و ڕێدەکەوێ کەمتەر خەمیان تێدا دەکات. مسلیمیش ئەو کەسەیە کە دەرەوەی تەسلیم بە دین کردووە بەڵام مەرج نییە ناوەوەشی تەسلیم بە دین کردبێت. جا ئەگەر ناوەوەی تەسلیم بە دین نەکردبێت و ناخی کوفر و بێدینی تێدا بێت کەنە لە دین بگات ئەوە پێی ئەوترێت منافق و خاوەنی نیفاقێکی دینیە، واتە لە دنیادا وەک موسڵمانی ڕەفتار لەگەڵدا ئەکرێت و کە مرد خوای گەورە حسابی منافقی بۆ ئەکات. خۆ ئەگەر ناخی هەر بۆش بێت و هێشتا بەرەو دینیان بێدینی نەڕۆیشت بێت، ئەوە ئومێد هەیە کە عیبادەتەکانی دڵی ڕووناک بکەنەوە و بە تێپەڕبوونی کات دەرەوە و ناوەوەی هاوشێوە ببنەوە و لەو نیفاقە کۆمەڵایەتی ڕزگار ببێت و ئەمەیان با ناوی منافقیشە، بەڵام نیفاقی دینی نییە و بەڵکو نیفاقی کۆمەڵایەتیە و ئەو هەڕەشانەی لە منافق کراوە کە ئەفەرمێ إن المنافقين يخادعون الله وهو خادعهم إن المنافقين في الدرك الأسفل من النار. ئەم ناگرێتەوە. شتە ڕێگرەکانیش بریتین لە هەموو ئەو گوناه و سەرپێچیانەی کە هەنوو نایڵن دڵ کاروانی خۆی بەرەو خوا بکات و ڕێگەی ئەو کاروانەی لێ ئەگرن. ئەوانش سێشتن: شرک و بیدعە و گوناهکردن. ڕێگری شرک بەدەستگرتن بە تەوحیدەوە پوز ئەبێتەوە و ڕێگری بیدعەش بەدەستگرتن بە سونەتی پێغەمبەرەوە پوز ئەبێتەوە. ڕێگری گوناهکردنیش بە دەستگرتن بە تەوبەی بەڕاستی و بەردەوامەوە پوز ئەبێتەوە. ئەمما شتە پەیوەنددارەکانیش کە مرۆڤ وابەستە بووە پێیانەوە کە بریتین لە هەموو ئەو شتانەی کە دڵی مرۆڤیان پێوە بەند بووە لە خوار خوا و پێغەمبەری خواوە، وەک خۆشیەکانی دنیا و ئارەزووکردنی شتەکان و پلە و پایە و هاوڕێیەتی خەڵک و بەندبوون پێیانەوە، کەواتە بە کۆچکردن لەم سێشتە دڵ بە سەلامەتی ئەتوانێت کاروانی خۆی بەرەو پەروەردگاری بکات و بچێتە حزوری ئەو، ڕووی بێت بۆ زاتی پاچی ئەو خواوەندە گەورەیە بڕوانێ. وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة. لە ڕۆژی قیامەتدا چەند ڕوویەک هەنگەشن و سەیری پەروەردگاری خۆیان ئەکەن و چەند ڕوویەکیش هەنە لەو ڕۆژەدا گرژ و تاڵن گومان ئەبەن کە سزای پشتچێن ئەدرێن. دیارە ئەزانن چیان کردووە و بە چ ڕوویەکەوە چوونەتە لای پەروەردگاریان. لە گورجیان پرسی بۆچی ڕۆژ دەرناکەوێ، وتی ئاخر خۆم ئەزانم شەو چیم چێڵاوە. کۆتایی لاپەڕە 131. ئەم کتێبە ئەکرا ناویشی گەنج و عەقیدە بوایە، وەک برایەک لە سەرەتای ئەم زنجیرەوە پێشنیاری کرد، بەڵام ئەم ناونیشانەمان بە گونجاوتر زانی. ئاشکرایە کە ئەم نووسینە باسی لە هەندێک شتی تر بکردایە، وەک دروستبوونی دینەکان و بەراوردکاری لە نێوان دینی ئاسمانی و دینی زەمینیدا، یان باسی بنەماکانی سیستەمی ئیسلامی بکردایە بۆ کایەکانی سیاست و ئابووری و پەروەردە و جینایەت و دروستکردنی تاک و خێزان و کۆمەڵگەیەکی تەندروست و سیستەمێکی سیاسی و ئابووری تەندروست. بەڵام هەر ئەوەندەمان بە پێویست زانی بۆ ئەم نامیلکێ و بە هیوای ئەوەی ئەو باسانە و چەند باسێکی تری پەیوەندی بەدینەوە هەڵبگرین بۆ زنجیرەیەکی تر لە زنجیرەکانی پەیامەکانی گەنجان. ئەوەش لەسەر خوا. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.